بەناوی خۆی بەخشین و میهرەبان سڵاوی خۆتان لەبێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەرمانن ئەمڕۆژ لەگەڵ هاوکاران بە کۆمەڵە بڕگە و بابەتەوە گەڕاوینێتەوە لاتان هیوادارین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێسوود و ڕەزامەندی ئێوە بێت و بینەری سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان. بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی عزیزم کاتتان باش شاسوودە و کامران و بەختەوەر بن هەمێ دەکەین بە تەندروستێکی باش و وەروها دڵ و دەروونێکی ئارامەوە لە تەواوی پرۆگرامەکە لەگەڵمان بمێنەوە. ئەمڕۆ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە خزمەتتانە بینومێ دەکەین ڕاستەوخۆ سوودیان هەبێ لە ژیانی تایبەتی هەمومانە. لە بەشی یەکەمی بەرنامەکە ئەمڕۆژمانە باس لەوە دەکەین لە کاتی بنیادنانی خانوویەک یاخۆت شوێنێکی مانەوە چۆن بتوانین کۆمەڵێک تایبەتمەندی زانستی ئەندازیاری هەیە تێیدا بەکاربهێنرێت تاوەکو بینایەک بێت لە ڕووی ئەمانەوە لە ڕووی بەهێزی و کوالێتیەوە بتوانێت بەرگەی کۆمەڵێک ڕووداوی نەخوازراوی سروشتی یاخود حاڵەتی مرۆیی بگرێتەوە بۆیە لەگەڵ ئەندازیارێک باس لە چۆنیەتی دروستکردنی بینایەکی پتە دەکەین. تەوری دووەمیشمان تەوەرێکە سەبارەتە بە ناساندنی کتێب یەکێک لەو کتێب وەرگێڕاوانەی کە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی ئەمڕۆ وەرگێڕەکەی لە پەیامی ڕۆژ ئامادە دەبێت و باز لە کتێبەکە دەکات کە کتێبەکە بە ناوی قەیرانی دەستوریە لە ژیانی ئیسلامیدا بگومان مەسەلەی دەستور بابەتێکی گرنگ و جیاوازە و بەتایبەتیش لە ناو ئیسلامدا دەستوری ڕۆڵێکی هەبووە لە ناو کتێبەکەدا باشی ئاماژەی پێوە کراوە وەرگێڕ باس لەوە دەکات کە هۆکاری وەرگێڕانی ئەم کتێبە بۆچی دەگەڕێتەوە ئەو بابەتانێکیەکە لە خۆی دەگرێت و لە پێشنگای نەوەڵەتی کتێب چۆن دەست دەکەوێت و شکەسایەک دەتوانن سوود لەم کتێب ببینن کە دواتر بڕگەی دۆمان ئەو دەبێت. بەڵێزان بابەتێکی تریش کە لەم ڕۆژانەیە بەداخەوە شاهدی بینین و بیستنی کۆمەڵێک هەواڵی دڵتەزێن دەبین لێرە و لەوێ بۆی ڕووداوی هاتوچۆ یاخود ڕووداوی تری مرۆییەوە کارە ساتی سروشتیەوە کۆمەڵێک ناڕەحەتی و تەنگەژە لە تاکەکان لە خێزانەکان جاری وایە لە گەڕک و لە شارەکان یاخود بەگشتی لە کوردستان دەکات. پرسیارەکەوەیە لە کاتی تەنگەژە و ناڕەحەتیدا ئێمە چۆن بتوانین کەمێگارانتر بین وەروەها مامەڵەیەکی تەواو تەندروست وەروەها زۆر باش بکەین. بێگومان لە کاتی تەنگەژە و ناڕەحەتیدا مرۆڤەکان ڕەنگە کۆنتترۆلی خۆیان لە دەست بدەن یاخود لە ڕووی دەرونیەوە تێک بچن بۆیە باشترین ڕێگە چارەکان یاخود ئەو تەکنیک و ڕێکارانە چین لە کاتی تەنگەژە و ناڕەحەتیدا ئێمە پێڕەویان بکەین یاخود بیانگری نەبن. دەستپێک وەک هەمیشە بینەری گۆڕانکاریەکانی کەشوها دەبین و دواتر لەگەڵ
دیسان ژیانی مرۆڤەکان پڕە لە ناڕەحەتی و تەنگەشە بەڵام ئەوەی کە گرنگە لە کاتی تەنگەژە و ناڕەحەتیەکاندا بە شێوازێک مامەڵە بکەین کە شێوازێکی دروست بێ و دوچار پەشیمان نەبینەوە بۆی هەمیشە هۆشیاری و ڕێنمایی بۆ ئێمە پێویستە کە لە کاتی ئەو ناڕەحەتی و ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن ڕۆژانە دووبارە دەبنەوە بە شێوازێکی دروست مامەڵە بکەین هاوکارمان دانیار نورەدین بەرنمەیەکی بۆ ئامادەکردین بەرنمەیەکی تۆمارکراو کە باس لەوە دەکات کە شێوازی مامەڵەی دروست چۆنە لە کاتی ڕووداوەکاندا بە میوانداری میوانێک کەویش کاکتوانە عەبدولکەریمە ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی لەو تەوەرەیەدا زیاتر گفتوگۆ دەکەن و بابەتی گرنگمان بۆ دەخەنە ڕوو پێکەوە بینەری ئەو تێوەرەیەمان دەبێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە بەرنمەیەکی تایبەت و لە دیدارێکی تایبەتدا لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. گفتوگۆ دەکەین لەبارەی چۆنیەتی مامەڵەکردن لە کاتی هاتنی تەنگەشە لە کاتی هاتنی دڵناڕەحەتی و ڕووداوێکی نەخوازراو کە تووشی ژیانمان دەبێت. ژیانی مرۆڤ بریتە لە چەندین ڕووداوی نەخوازراو چه خۆشی بێت چ ناخۆشی بێت بەڵام گرنگە مرۆڤ چۆن بتوانێت و بە دڵدەرونێکی ئارامە و بە دڵێکی تۆکمەوە ئامادەی تێدا بێت بۆ هەموو ئەو ڕووداوانەی کە دێتە پێشەوە لە ژیاندا. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا توانە عەبدولکەریم ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی زیاتر باز لەوە دەکەین کە مرۆڤ چی بکات تاوەکو ئامادەی تێدا بێت بۆ هۆی ئەو ڕووداوانەی کە دێنە نێو ژیانیەوە. مامۆستاگیان زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتەوە بەخێر بێت. مامۆستا دەزانین کە ژیانی مرۆڤ بۆ شێوازە دروستکراوە خۆی باڵادەست ژیانی مرۆڤی بۆ شێوازە دروست کردووە کە پێویستە تەنگەشە ناڕەحەتی ئەنی ئەو قەدرانی کە بەسەرماندا بێن لە ژیانماندا ڕوو بدەن. گرنگە بزانین کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە قەدرانە یاخود ئەم جۆرە ڕووداوانەی کە لە ژیانماندا دێتە پێشەوە ئەنجامی بدەین. بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم پێشەوەی بچینە بابەتەکە سەرخۆشی خۆمان ڕاگەیەنین بۆ بنەماڵی حاجی مزەفەر و گشتخانەوادەکەیان کە بەڕاستی کەرەساتێکی زۆر ناخۆشیان لێ ڕوویە جێگەیان باش بین دەوان پێم خۆش و پێشێکی باسکەم لەسەرەوەی کە ئەو بنەماڵێکی زۆر ناودار و کەسایەتێکی گرنگی ئەو دەڤەرن داوای لێخۆشبوون بۆ مردەکانیانەکەین و سەبووری بۆ کەسوکاریان و چاکبوونەوەی بینانەکانیان بۆ سپاس بۆ ئێوەش بۆم تەوەری کاڵتان بژاردووە لەگەڵ مندا وەکو جەناب ئەوەڵجار باست کرد لە پێشێکەکەیە مرۆڤ کاینێکە کە دروست ئەبێ لە سەرەتای دروستبوونیەوە تا کۆتایی مردنی بە چەند ئاقارێکە ئاڕوا لە ژیانە هۆشتی بەسەر دێ و معڕەزە بۆ هەموو کارەساتێک چ سروشتی چ دەستی چ ئەوەی کە خۆی بێوێت چ ئەوەی کە خۆی نەیەوێت بەڵێ پێویستەکە مرۆڤ هەموو ئیستعدادێک وەرگێ بەپێی ئەو زەمانە و زۆرۆفە و کاتی کەتیایەتی زۆر باشە ئەو ناڕەحەتیانەی کە دێنە پێشەوە گرنگە موسڵمان کەسێک چۆن بتوانێت لەگەڵی ڕابێت ینی وا بیر بکاتەوە کە ئەمە خۆی باڵادەست ئەمەی بۆ نردوانی ئارامی لەگەڵ خۆیدا لەگەڵ دڵ دەرونی خۆیدا بگونجێنیت مامۆسای بەڕێز ئێمە بەگشتی باسی ئەوە بکەین جارێ لە تەورەکە لە تەوری ئیمانداری بچینە دەرەوە بۆ تەوری مرۆڤ مرۆڤ لە گۆی زەویە لەم سەری شەرق تا ئەو سەری غەرب باکوور و باشووری هەموو معڕەزن بۆ کارەساتەکان جاری وایە سروشتین لە زەمین لەرزەیەکەوە لە بوونی لافا و فەیضاناتێکەوە لەو ڕەشەبانی کە لە کالیفۆرنیا وڵاتانی ئەمریکای بینی دنیا وێرانەکە یان لە داعم و حادیسەی سیارە و وەرگەڕانی قیتار و تایارە و ئەمە مرۆڤی ئیماندار و غێر ئیماندار ئەگرێتەوە بەڵام ئایا مرۆڤی ئیماندار چۆن ڕاهێنراوە کە مامەڵە بکات لەگەڵ ئەم کارەساتەیە و مرۆڤی غێری ئیماندار چۆن مامەڵاکە لەگەڵ ئەم کارەساتە هەندێکگەی ئیماندار نییە بەڵام خولقەت و سروشتێکی خۆی وایە لەگەڵ ڕووداوەکان ناڕایە ئیت تۆ ناوێنەی دڵڕقی یان ناوی ئەنەی تەنمیزاتی خۆی کردووە یان تەرقیە کراوە و تەنمە کراوە لەسەر ئەوەی کە ڕووداوی پێش خۆی بۆی باس کراوە ئەمانە کەمن ئەوانەی لە دنیاە بەرگەی خەم و پەژارە و ناڕەحەتیەکان نەگرن تەنها ئیماندارانن چونکە ئیماندار فێری سەبر و ئارامەگرێت
ئیماندار فێری ئەوە کراوە کە ئەم قەدەر و ناڕەحەتیانی کە بەسەریایە لەلای کەسێکەوەیە کە خۆی دروستی کردو کە خالقەکەیەتی بۆیە بەرنمەیەکی بۆ دانێ لەگەڵ بەرنمەکەیە خۆی بەو ئاەت و فەرمودانی پێغەمبەر و قورئان کە خی گەورە باز لەنەوە زیاد لەنەوە جار باسی سابرینەکە ئارامگرەکانەکە و کەسایەتەکان کە لە دەوروبەرەتی بەما خۆی ئارامەکاتەوە و ئەزانێت چۆن مامەڵە بکە ئەم مامەڵانش لە کارەساتێک و بۆ کارەساتێکی فەرقەکە هەیە کەسێکی بەتەمەنی لێمرێ فەرقی هەیە لەگەڵەوەی کە کەسێکی مناڵی لێمرێ یان گەنجێکی لێمرێ هەیە تەنیا ڕۆحی لێڕوە هەیە ماڵ و ڕۆحیشی لێڕوە هەیە تەنیا ماڵی لێڕوە ڕۆحی لێ ناڕوە یعنی کارەساتەکان پلیانەیە جۆریانەیە بەو شێوازە ئەبێ مامەڵە بکەی کە ڕوئە مامۆستا دەکرێت مرۆڤ ئامادەکاری هەبێت بۆ ڕووداوانی دێنە بەردەمی بۆ منە لەوانەیە کەسانێکە بن بەردەوام لە خۆشییا بن لە سەعادەتا بن لە بەختەورییا بن ینی گرنگە کە ئامادەیەکیشی تێدا بێت بەردەوام لە ناخی خۆیدا وا دابنێت کە خۆی گەور لەوانەیە قەدرێکی بۆ بێنێتە پێش لەوانێ شتێکی بۆ بێنێتە پێش ئەو ئامادەکاری وا دەکات کە دواتر ئەگەر ئەو ڕووداوی بواتە پێشەوە بتوانێت تەقەبولی بکە بتوانێت وەری بگرێت وڵی پرسیارێکی زۆر جوانە من ئەمێ شتێک بە برای خۆم بڵێم پێغەمبەری نازدار لە فەرمایشتێک ئافەرمی مناڵەکانتان بەناس پەروەردە مەکەن چکە نیعمەتەکانی خوا تا سەر نین هەنی پێویستە تۆ فێریانکەی من بۆ خۆم لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانە زۆر جاشتم وتووە یان جاری وایە ئەو کەسانی کە ئەیانەوێت زەواج بکەن چ کوڕ چژن بێنن کچکە بێ شو بکە زۆر جا قسەم لەگەڵا کردوتمە سێ هۆکار هەیە ئەگە بتانێ ژیانتان سەرکوتوو بێ ئەم سێ هۆکارە جێبەجێ بکەن لە حیاتی خۆتانە من باسی یەک دانایانەکەم لێرە پێم وتون خەونی پەمەی ئەحلامی وەردی فڕێن واز مەکە کە تۆ کوڕێکی ژنیێنی تر ئەم ژناوێ مەلایکەیە بۆ تۆ هیچ شتێ لە تۆیان ڕوونایە بۆڵە بۆڵ نییە بۆتە بێتە فریشتەیەک لە ئاسمانە نە بۆ ئەوەی پێش ئەوەی کە بیگوازیتەوە ئیفترازاتی یان ئەگەراتی چی دانێ سەعب دانێ تووشی هەڵا ئەبن یان یەکێ لە خزمەکانی ئەو قسە بەرامبەر منەکە یان کۆمەڵێک پێشبینی خۆت ڕووداوی ناخۆش بکە کێشەڵا ڕوونایە بۆی ئەگەر ڕوویە تووشی شۆکت نەکە ئەمە یەک و ئەگەر ڕۆژیدا یەکسەر بتوانی مامەڵی لەگەڵا بکەیت و حلولی بۆ بدۆزیتەوە ئەم بەشێکی تری تا ئێستا نەگەشتێتە ئەو پلە زۆر مەبان هەندێک کەس کازانەیە خی گەورە ماڵ و سەرۆت و سامان و سیارە و قەسر و قوسوری پێداوە یان پلۆپۆسی پێداوە ئەمە تاسەرە مرۆڤ جاری واکتی بیرەچێتەوە نازان لێکوا خۆی دۆزێت وازانەیە بەردەوامە بووی بە زوانیە لە مێژوو ئاشتمان زۆر بینیوە باسی قاڕۆن و هامان و فرعون وانە لە ئێستا شاشتە بینین مەسوولێکی گەورەی لە ئاسێکی بەرزە لە پڕە نازانێ بتە کەسایەتێکی بەس لەو بازارە کەس حسابی بۆ ناکە یان کەسەیەک دیوە ئەو پەڕی سەرمایه‌دار و دەوڵەمەند و زەخم لە مەسائیلی اقتصادە لە پەڕی فلازیانێک ئەبێ خەڵک خێری بۆ کۆکاتەوە ئەبێ ئینسانی عاقڵ بتوانێت ئیداری ژیانی خۆی کە بۆیە لە اقتصادا شتێکمانەیە ئەڵێ ئەمە وەکو مەسەلەن زەرمەندی اقتصادیوانە ئیدارەکردنی خۆت کە بەشێکە لەوانە چونکە زەرمەندی لە اقتصادا لە ئابووریە وەکوتێنانی ئابووری ئەمەش بۆ خۆی مصیبەتە هەموو هێلکەکە مەخرە سەبەتەیەکەوە بۆ ئەگەر سەبەتەکە لێکەوت هەموو هێلکەکە نشکێ تەوزیعی هێلکەکان کە بۆ سەبەتەکان بۆی دوانیان لێکەوسیانیان بمێنێ ئابە و شێوە توانی مامەڵە بکەی بەشێکی تری ڕوبەڕووی نەخۆشیەکە بیتەوە ڕوبەڕووی نەخۆشیەکە بیتەوە لای دکتۆرێک تۆ خێرا خۆ تەسلیمی دکتۆرە مەکە دکتۆرێکی ترکە دو دکتۆری ترکە زانیت یەک قساکەن هەمیان ئەو کاتە پێویست بەوەیە کە زانیت جستەی خۆتت پێشکەشی ئەو دکتۆرانە کردو ئەوان ئەزان چی بۆ تۆ بکەن بەڵام ڕۆحیەتی خۆت و ناحیە نەفسیەکەی خۆت بەقوت کە بۆ توانی زاڵی بەسەر لاحیە مادیەکە یان ناحیە جسمیەکە تا بتوانی بەرگەی ئازارەکانی خۆت گری ئەگەر بێت و ئێستا تازەترین توێژینەوە نەک تازەترین توێژینەوە بەڵکو توێژینەوەی کۆنیشە هەچ کەسێ ناحیەی دەرونی خۆی زاڵ کات کام نەخۆشەی زۆر قورسە ئەتوانێت زاڵی بەسەریە ئەمانە ئیستعدادن بۆ مصیبەتەکان ئەبجا بێنە سەر مصیبەتی مردن لە زمانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کەسێک گاتوتی ئەی پێغەمبەری خوا کەسێک سیانی مردبوو سێ مناڵی مردبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی ئەوی پێ هات کە سێ مناڵی بمرێ ئەم سێ مناڵە ئەبن بە پەرژینێک بووی بۆ چوونە باشتی
کەسێکی تر فەرمی ئێگەر دوو مناڵ یان ئەو دوو مناڵی مردبوو فەرمی دوو مناڵیش جا عولەماکان فەرمیان ئەگەر یەکێک بیوتایە یاگە مناڵێکیش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بەڵێ مناڵێکیش فەرمایشتی پێغەمبەر وایە ئەگەر تۆ بەمانە خۆت بەهێزکەی ئەگەر کەسێکی ئیماندار بی ئەڵێ ئەو مناڵانە لەسەر دەرگای باشتە ئەوەستن مەلایکەکان پیان ئەڵێن بچنە باشتەوە ئەڵێ ئێمە ناڕێن پێ دایک و باوکمان یعنی مژدەیەک بۆ ئەو کەسانی کە مناڵیان بردووە ئەو مناڵانە لە دەرگای بەهەشتا ناڕۆن بەبێ ئێوە بەڵام بەمەرجی ئەوەی سابر بن و ناشکوی لەسەر نەکەن مامۆستا ینی لەسەر قسەکانی بەڕێستانەوە بەدی کرد کە دەبینین ئاینی پیرۆزی ئیسلام هەر ناڕەحەتیە گەر شتێک بێت چارەسەرێکی بۆ دۆزیوەتەوە ینی دڵخۆشیێکیش پێ بەخشێ لەگەڵەوەی کە تووشی ناڕەحەتێک دەبیت بە ژیانداوە خی گەورە قەدەرێکە بۆ دێنێتە پێشەوە هەمیشە بەردەوام بەلایەکەوە کۆمەڵێک پاداش کۆمەڵێ شتی باش لە ئەوەی کە و قەدرت بەدەست بەسەرداهاتوە پێشکەشە دەکات و ئەمە زۆر جا دەبێتە مایەوەی کە ئەو کەسە سەبووری بۆ بێتەوە بیر بکاتەوە کە خی باڵادەست بەخشێکی زۆری پێدەبەخشێت وە لە چاو ئەوەی کە هاتوۆتە پێشەوە بووی پاداشتێکی هێجگار گەورەی چاوەڕێی دەکات ئێمە وەکو ئیماندار و کەسێکی خوانازیان وەکو کەسێک کە خۆمان تەسلیمی ذاتی پەروەردگار کردووە ئەبێت چاوەڕێ ئەوەشکەین بە پێی ئیمانەکە و بە پێی مەڕاتیبی تەقواکەی خۆت خی گەورە تاقیکردنەوەکان قورستتر و سوکتتر و قورست ینی بڵین بە پێی مەراحیلەکە مەسەرەن نازدار دەفەرمێ تەمەنای پێغەمبەرایەتی بوون مەکەن چکە ئەرکێکی قورسە ڕاستە ئەجرێکی قورسیشە چکە تەحملی ئەو ئەساتانە ناگری دیقەت بە من بە تۆ ئەڵم پێغەمبەرێکم پێ بڵێ کە بە خۆشی ژیابێ ناڕەحەتی نەبینێ بەتابەتی ئولو العەزمەکان هەر لە نوح عليه السلام إبراهيم موسى عيسى محمد صلى الله عليه وسلم بناڕەحەتی و دەرد و ئازارە هاتوو پێغەمبەری خۆمان درودی خوای لێبێ 40 ساڵ خوا ئامادەیەکا بۆچی بۆ ئەرکێکی زۆر قورسی 23 ساڵی کە پێغەمبەرایەتیە ئەم 40 ساڵە چی بەسەرێنێ پێش هەدایکبوونی ئەوێ باوکی وفات کرد لە چەند ساڵیە دایکی وفات کرد نەدایک و باوک زۆر خۆشن بۆ سێبەری ناڵ نایبێت پەروەردەی باپیر نامێنێ مام کەس نییە شیری باتێ مەسەلەنەوە نەس حەلیمەت و سەعدیە بۆ لادیانە ئەو دار بە دەری دامایی گەورە بوونی ژنێک لە تەمەنی خۆی گەورەترێنێەوە دەربەر ئەنواع و ئەشکاڵ تا تۆکمەیەکە بۆ ئیشێکی قورس کە پێغەمبەرایەتی ئەگەر بەم شێوەیە عەفو قسەکەت پێ بڵم ئەگەر بەم شێوەیە بیرکەینەوە یانەوەی یوسف عەلەیهی السەلام کە چەند ساڵ لە زیندان ئامایەوە بە عەبدی چووە زیندان بەو ناڕەحەتی و موسیبەت و ناخۆشیانە کە هاتە دەرەوە بوو بەچی بوو بە سەرکردە و مەریک ئەم کارە ساتانی بەسەر من و تۆ و ئەمسالی من و تۆ یادێ تۆکمە دەکا ئەگەر بەرگەی بگریت و سەبرکەی ئیشێکی تری پێێتە ئەڵێ بزانم ئەم عەبدەم بەرگەی ئەم ناخۆشیانەی گرت ناشکوری ناکا من ئەرکێکی ترم پێێتی ئیتر ئەرکەکە دنیایی بێت یان قیامەتی بێ ئایا ئەتوانێ هەڵیگرێ کە توانی ئەوە فاس برایەوە نەیتوانی ئەوە لەوانەیە خی گەورە بە چەند شتێکی تر خۆشەکانی باقی و بەڵام لەو ئاستیاریەوە زۆر زۆر جوانویستم نیژ ئاماژە بۆ بکەم ینی ئەم ڕووداوانە یاخود ڕووداوێکی ناڕەحەتێت بەسەرماندا تۆکمەی مرۆڤ دروست دەکات زۆر 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 ئەگەر ئینسان من لە زۆر کاتی ترا باسی خۆ بەهێزکردن کردووە بەخوا سان خۆی بەهێزکا بەخوا بڵێ چۆن هەکو ئەو باسیوانەمان کرد ئینسان هێزێک لە خواوە وەرگێ بەو کاتێک کە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا طبعا علەماکان ئەفەرمون عەلا و لەنا دووشتن یەکیان بۆ نەفع یەکیان بۆ قازانجە خی گەورە فەرمێتی قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا عەلەینای نەوتوە لەناکە بۆ نەفع و قازانجە یعنی برای شیرینی خۆم خوا نەخواستە ئەلوێ کەوتیت قاچێکشکە مادەم لە نایە سوودێکی بۆ تۆتیایە دامت کرد سوودێکی بۆ تۆتیایە مناڵەکەت وفاتی کرد خوا نەخواستە سوودێکی بۆ تۆتیایە ئەمە خۆ بەهێزکردنە بەخوا تۆ خۆت بەهێزەکەیت لەگەڵ ئەوەشە تۆ ئەزانی ئەمانە لە دەستی توانە دەستی قودرەتی قادرایە سابری ئەڵێ خوایگیان سوودێکی تایە جا ئەدەبی قسەکردن لە کاتی موسیبەتا مهمە وەک چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ موسیبەت لە سەدمەی ئەوەڵایە
لەو کاتەیە کە لێت ئەقۆمی ئەو کاتە تۆ چیڵێ توش دەی شکرە بی ئەڵی سپاس بۆ تۆ خوای گیان ئەمە لە سڵاتی کەسانیە توانێت ئەمە زۆر میمە سەدمە ئێوەڵ باشە ئەیوب عەلەیهی سەلام چەند ساڵ ئەو نەخۆشەی گرت لە ئاخر لەحظایە سەری ئەدەبی پاڕانەوەی ئەیوب کە فەرمی خوای گیان کە من نەخۆشم تۆ شفام بە ئەو نە بە ئەدەب و نەخۆشیەکەی و ناڕەحەتەکەی نەخستە خزمەتی خوا کە خوا خۆشی خستووە بەڵام ئەدەبی بەکارێنە بەڵام ڕەحمەت و شفاقی خستە خزمەتی خوا مامۆستامانە کە باسمان کرد لەوانەیە بۆ کەسانێک من زیاتر ئیمانێک لە دڵیان هەبێت ترسێک لە خۆی گەورە لە دڵیانە هەبێت بەڵام ئەو کەسانی کە با بڵین لەوانەیە ئیمانێ بە شواز لە شوازەکان لاواز بێت یان زۆر پابند نەبن بە بنەماکانیانی پیرۆزی ئیسلامەوە تا چەند گرنگە کاتێک کە ڕووداوێکی لەم چەشنی کە شەی ڕابردوو هاتە پێشەوە ئەو دیمەنانەی کە دیبینێت دڵیان مێسا کەسانێکی زۆر لە سەرقەبران بەشدارن و ئەو دیمەنانە دەبینن ئەو منداڵانە دەخرێنە نێو گۆڕەکانیانەوە بەداخەوە خۆی گەورە بە بەشتی بەرین شادیان بکە ئینشاءڵڵا تا چەند گرنگە ئەمانە بکاتە پندێک بۆ خۆی هەم لە ژیانیدا هەم لە ئەو دنیاشیدا بۆ نمونە ببێتە پندێ بۆی کە ئەمە ممکنە بۆ ژیانی ئەویش بەم شێوازە بۆی ئامادەیی تیا بێت بۆی کە بە شازە لە شازەکان بڵین بشگەڕێتەوە بۆ بنەما جوانەکانی ینی پیرۆزی ئیسلامەوە پابند بێت تاوەکو ئەگەر ڕووداوێکی لەم چەشنەی هاتە پێشەوە بتوانێت بە تۆکمەی وەری بگرێت مامۆستای عەزیز ئێمە ڕۆژانە خۆی گەورە کە شتمان پیشانەیە بۆ ئیماندار و غیرە ئیماندار بۆ ئەوانە ئیمانیان لاوازە و یان ئیمانیان لاوازنێ با ئەوەشیان بڵێن یان بۆ کەسێک کە شارەزانیە بەم ئاەت و فەرمودانەی خوا و پێغەمبەر و قەولی عولەماکان و پیاوچاکان ئەو کەسانەی کە کەمێ دوورن لەم بابەتانەوە ئەمە وایان لێ کات ئەبێ هەوڵێ بن نزیکیان کاتەوە مەسەلەن دەسەڵاتی یەک لە حەزەیە کە تۆ ئاگا لە شتێک نییە لە یەک لە حەزەیە بۆی غازێکەوە کە هزار کەس غازی هەیە میلیۆنان کەس غازی هەیە بۆ ئەمان وای لێ ئەمێ بزانین ئەمە ئاگادارمانەکاتەوە هەمومان معڕەزین بۆی شتێکمان بەسەر بێ ئەمە لێرا باسی ئەوواکەین ئەبێ ئەو کەسانە من تەمەنای ئەوە ناکەم جارێکەممان بەسەر بێتەوە وەس بەسەری چ خانەوە دێ بێتەوە بەڵام پێویستە ئینسان ئیستعداد وەرگێت استعداد وەرگێت كيف نتعامل مع چۆن بە سمانێکی سادە قسەکەین چۆن مامەڵە بکەین لەگەڵ ڕووداوە ناخۆشەکانە ئەبێ کەسێک کە بیەوێ سەرکەوتوو بێ و کەسێک کە بیوێت تۆکمە بێ پێش وەخت بزانێت ئەم کەسە ئەم ڕووداوی بەسەرایە سەسە من و تۆ لێرین من دام ناوە تا ئێمە ئێرە شتێکم بەسەر بێت بۆی کە بەسەرما تووشی شۆگنن و ئفترازاتیش دانی ئەگەر دانی ئەگەر تووشت بوو چی بکەی باش ئەمەیتر بۆ هەموو مرۆڤێکە مەسەلەن من سارێگە کرد جەنابەت خانوێگە کرد کەسێک تر کۆمپیوتەرێک کرد نابێت بەس بە خۆشیەکانی بینێ ئەبێ بڵێ کە من سیارەکەم کڕیەوە معڕەزم بۆچی بۆ دەعم تۆ خانوێکە دێ معڕەزە بۆ تەقین کەسێک معڕەزە بۆ کۆمپیوتەرەکەی بسووتێ موبایلەکەی بسووتێ چەند گرانیش بێ ئەمە بخاتە مێشکی خۆی بۆی ئەگەر وای لێ هات ناڕەحەتی توش نەبێ یان مناڵێکی هەیە لە دایکە بێت وازانیت ئەم مناڵە کە لە دایک بۆ کوڕ بۆ تێرەمە یەکسەر پارەی بۆ پیاکە هەیە بیرکردنەوەی عشاری زۆر زۆرترا بێ نا بڵێ مناڵم لە دایک بوو پیری کەرەوە ئەم مناڵە جارەکە چۆن پەروەردەیکەی چۆن بەخێویکەی چۆن لە نەخۆشەکان دەرد و بەڵا ئافاتەکان یان ئەگەر توش بوو چۆن مامەڵەی لەگەڵا بکەم ئەمە بۆ هەموو مرۆڤەکانە بەڕاستی زۆر باش مامۆستا بینە سەر بابەتێکی دیکە هەر مامەڵەکردن لەگەڵ تەنگەش و ناڕەحەتیەکاندا تۆکمەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەدەمەوە هاتنی یەکتر تا چەند دەبێتە مای سەبووری دڵنەوایی ئەو کەسێک کە تووشی ناڕەحەتیەک هاتووە زۆر بە تایبەتی لەم کۆمەلگانەیە ئەم کۆمەلگا شەرقیانە کۆمەلگایەکن کە مرۆڤەکان لە ناویەکە زۆر زۆر تێکەڵن لەوانەیە ئێستا و ڕووداوی کە دوێنێ ڕوویدا ڕاستی کە زۆر ناخۆش بۆمە ئەگەر ئەو خەڵکە زۆرە بەدەمیان نەبووایە لە خزم و لە کەسوکار و لە ئەحباب و لە شوێنی تر و لە هەموو کەناڵەکان ئەم کەسانە ئەوەی تر ئازارەکان قورستر بواە بەڵام کە ئابینی خەڵکێکی زۆر بەدەمیانەوە خەڵک تەعاطفی لەگەڵیانە هەیە بەشێکی زۆر لە خەمەکان ئەوێڕێتەوە مەسەلەن هەر وایە مرۆڤ ئێستا مەسەلەن تۆ کەسێک هەیە لە ژیان تا زۆر خۆشەوێت زۆر خۆشەوێت زۆر بێتاقەتی کە ئەو کەسە خۆشەویستی خۆ دەبینی بێەوەی ئاگای لە بێتاقەتیەکانی تۆ بێ خەمەکە دەڕێوێتەوە جاچی جاوێ قسەیەکت بۆ بکە دوو قسەی خێرت بۆ بکە دوو مەحاضەری وات بۆ باکە بە قووەترت کە یادت خاتەوە کە ئەم مەی بەسەر تۆ هاتووە خراپتر هەیە بەزنێ دەستێک نەبووە بەزنێ کەسێک نهاتووە کە ناحی ئەخلاقی تۆ لە ناوبەرێ یعنی ئەبێ ئابم پیایم بەڵێ
پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاریگەرێکی زۆر ئیجابیانەیە لەسەر ڕێوانەوەی خەمەکان. مامۆستاگیان هەر لە زمینی پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا کاتێک کە ڕووداوێکی لەو چەشنەی کە شەی ڕابردوو ڕوویدا دەبینین کە خەڵکانێکی زۆر کۆ دەبنەوە لە ڕووداوەکە و کارە ساتێک حادیسەیەک دێتە پێشەوە دەبێت کێ بچێتە پێشەوە دەبێت چۆن مامەڵ لەگەڵ و دۆخەیە بکرێت هاوکاریەکان تەنها ئەو هاوکارن کە تۆ بە شێوازێکی کردداری هاوکاری ئەو کەسانە بکە یاخود تیمەکان کە یاخود دەکرێت دوورکەیت و تاوەکو تیمەکان زیاتر هاوکار بن و یارمەتی دەربووی کە کارەساتەکە زوو بە زووی کۆتایبێت و ئەگەر کەسێک ناڕەحەت بوو یاخود کەسێک ڕزگار بکرێت لە نێو ئەو ڕووداوەدا. ماوەسێ بەڕێز پێشەوەی بچمە ناو باسەکە شتێکی دڵخۆشکەرە هەیە لەم کۆمەلگایی خۆمانە سوپاس بۆخەوە من سوپاسی یەکبەیەکی تاکیۆم کۆمەلگاکە کە بەڕاستی لە کاتی ناڕەحەتی و نەهامواریە بەدەمیەکەوەی زۆر خۆشە لە کۆرۆناکایە دەرکەوت لە کاتی لافا و ناڕەحەتەکانە دەرکەوت و لەم کاتەشا دەرکەوت بەڕاستی کۆمەڵە گەنجی خۆبەخشە لێ ڕۆشتن چەند باش بوون بەڵام ئەبێ پۆلێنی ئەم شتانە بکەین بە شێوەیەکی مەدروس ئەم لایانی کە ئەمیشاکە یەکەم کەس کە پێڵسە بێ لایانی میری بێ لایانی حکومی بێ چونکە ئەوانە ئالی تەخەسوسن ڕاهێنراون بۆ بوارە یانی جاری وایە ناش بێبیڵی خزم و کەسوکارەکەی خۆشی تەدەخولکە بۆ بێ و عاتفیە لەو کاتەیە عاتفیە مناڵەکەی کەوتۆتە ژێر براکەی کەوتۆتە ژێر لەوانەیە نەوع تەسەڕوفی بکە هەم خۆشی تیا بچێ هەم ئەو کەسەش جوان ڕزگار نەکە لێرە شتێک گێڕینەوە هەروەکو بڵێن دەڵێ کابرایە سوتا بوو بردیان بۆ خسخانە سێریان کرد هەموو ئێسقانەکانی شکاوە وتیان ئەرێ کاکە باشە ئەمە سوتاوە بۆ ئێسقانەکانی شکاوە وتیان وڵا بە خاکە ناچکشان دومانێت ینی ئەمانەش ڕوو ئەیا لە حادیسە ئەبێت تۆ کەسێک مختەز بێ چکە ئەم کەسە کەوتوتە شوێنێکی خەتەرنا قاچی بەلایە چووە ئەو کەسانە کە مدەڕیبن لەو بوارەیە تەندروستکارن یان لە بواری شارستانیە ئیشیان کردووە لە بینا ئەوانەیە بەرگری شارستانی ئالاتی خوانیان پێ جیازی خوانیان پێەیە و باشی جوایە ئەو خەڵکی کە یەکەم جار لەوێ بوون کە زانیوانە ئەو ستافا هاتوون مەفروض وا بچنە دواوە بۆ لەبەری ئیشەکانیان بە جوانی بۆ بکرێ فرەکی خای ڕوونەیە تا ئیشەکانیان بە مەزبوطی بە جوانی بۆ بکرێ ئیتر لەسەر خەڵکی چی بکە باش ئەمە میری ئەوەی کرد ئەجا سەر خەڵکی چی بکە باشە لەسەر خەڵکی ئەوە بکە لە کاتی چونە سەرقەبران و ناشنەکەیە و تەرمی شۆردن و کفنکردن و نوێژکردن ئەمە واجبێکی زۆر گەورەیە کە لە ئیسلام باسکراوە بەشێکی تر لە دواییە لەسەر میری ئەوەیە کە من لێرەوە سوپاسی لایەنە بەرپرسەکانەکەم متابع بووم لە هەموو بەرپرسەکانی کوردستان حەز ناکەم ناوی کەسیان بێنم ئەوە چ کاک باڤێڵ چ کاک قوبات چ سەرۆکی حکومەتی هەرێم چ بەرپرسیارە حیزبە ئیسلامیەکان کەسایەتیەکان هەمووی لەلایەن خۆیانەوە بەرپرسیارەتێکیان لەم وەزع هەڵگرت ئەمە جێ خۆشە ئەم برایەتی و تەبایی و ئاودەبوونی یەکترا بۆ هەموو ئەجوایەک جێی شادمانیە من بەڕاستی بۆ ئەوان کارەساتێکی ناخۆش بوو بەڵام بوونە سمبولێک بۆ پێکەوە ژیانی چ کۆمەڵگە هەموو زۆر سپاس دەکەین مامۆستا توان عەبدولکەریم ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی تام کاتە لەگەڵمان نابوو سپاس کام دەفرەتت بیان بەخشی ئازیزێنی دەستە خۆش بیاخۆ وڵازان و خۆشەویستان لەخوای گەور دەپاڕینەوە کە هەموو لایەکمان دوور بخاتەوە لە هەموو ڕوودا و هەموو موسیبەتێک کە بەسەرماندا دێت و ئەگەر قەدەرێک موسیبەتێکیشمان بۆ هاتە پێشەوە دڵ و دەروونمان ئەوەندە تۆکمە بکات کە بتوانین ئەو ڕوودا وەربگرین و بتوانین بە دڵ و دەروونێکی ئارامەوە سەبرێکی واما پێ بەخشێت کە ڕوبەڕووی ببینەوە تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. وڵایزان لە بەشی دوێمی پرۆگرامەکەمانە باس لە چۆنیەتی بنیادنانی باڵەخانە و بینایەکی پتەوەکەین یاخود ئەو گرفتانەی هەیە یاخود ئەو کێشە سیستەمی لایەنە میریانەی بەگشتی هەیە لە دروستکردنی بینا و باڵەخانەکان بە میانداری زۆر زۆر بەڕێز کاک جوتیار ڕەشید ئەندازیاری شارستانی زۆر بەخێرن کاک جوتیار بەخێر تو با بڵین ئەو گرفتانە چین یان ئەو هۆکارانە چین وای کردووە یاخود ئەو بیناسازی کە ئێستا لە هەرێمی کوردستان بنیا ئەنرێ لەلایەن هاونیشتیمانیانەوە یاخود لایەنە ئەو بینایانی کە کۆمپانیا گەورەکان دروستیەکەن کێشەی بیناسازیمان هەیە لە هەرێمی کوردستان ئەمە کورتەیەک پێم خۆشە بزانین کە ئێمە کێشەی قوڵمان لە هەموو شتێکدا هەیە ئێمە لە ئەزمەداین
ئەزمەکەشمان گەیوەتە تقریبا خەریکە ئەگەینە مەرحلەی استراتیژیەوەی شتێکەیە لە سیاست و ئیدارەدا پێڵن بانکی هەڵەکان هەموو سیستمێک بانکێکی هەیە لەم بانکە دەتوانێت هەڵەکانی ڕاکێشێ وەکو چۆن ئێمە بانکی پارەمان هەیە مەسەڵەن منە ئێمە لەو بانکە خەریکە ئیفلاسەکەین ئەم حاڵەتانی ئێستا دایانبینین لە غاز لە لافا و کاکە لافە و لە غازی خراپتر بەسەر نێنای لە هەولێر ئەگەر خوا نەخواستا ئێستا بوومە لەرزەیەکی بەهێز لە کوردستان بێ لەو پلە نۆرماڵانەی کە ئێمە بینیمانە و تێپەڕێ دڵنیان بە کارەساتی زۆر گەورەتر ڕوودەدا ئەمە بۆچی لەبەرەوەی ئێمە تەڕاکوماتی هەڵەمان هەیە ئەم هەڵە متەڕاکیمانەی ئێمە کە چەندین ساڵە ئایانکەین ئێستا گەیوەتە قۆناغێکی مەترسیدار ئەمە لە ڕاستیدا حتا لە سیاستیشدا گەشتوینەوە لە ئابووریدا گەشتوینەوە لە کۆمەڵایەتیدا گەشتوینەوە ئێمە لە سیاسەتا شتێکمان هەیە هەموو زاناکانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی لەسەر ئەوە متتەفقن کە بینایەکی سیاسی باش ئەبێ ژێرخانێکی ئابووری باشی هەبێ ژێرخانێکی ئابووری باش ئەبێ ژێرخانێکی کۆمەڵایەتی باشی هەبێ ژێرخانێکی کۆمەڵایەتی باش ئەبێ ئینسانی باش پەروەردەکرای بۆ هەبێ پێم خۆشە حقەتەکەیە ئەم حکومەت و دەسەڵاتدارانی ئێمە بیزانن ئەم هەرێمە ئێمە کە ئەم 30 ساڵە ڕاوەستاوە لەبەر ئێمە لە دوای ڕاپەڕین ئینسانی باشمان هەبوو ئەساسێکی باشی مجتەماعیمان هەبوو ئەم ئەساسە باشە مجتەماعیە ئەوان دڵ بەوە خۆش نەکەن کە ئەمە هەتا ئێستا وەستاوە بە سیاسەت و اقتصاد و پەروەردەی ئەوان وەستاوە نەخێر ئێمە قاعدەیەکی باشمان هەبووە ئەم قاعدەیەمان خەریکە کۆتایی دێ لەبەر ئەوە هەموو کێشەکانمان هەموو ئەزمەکانمان هەموو بەڵایەکانمان ئەتەقنەوە لەوانەیە کارەساتی لەوە گەورەتری ڕووبدا سەبارەت بە بینا دیارە بینا هەر وەکو ئەوەی باسم کرد لە بنیادنانی کۆمەڵگا و مجتەماع و اقتصادا لە بینا شەوەمانێ لە بینا ئێمە بینا لەسەر ئەرزەکەین لەسەر گڵەکەین دوایی ئەساسی بیناکە لەسەر گڵەکە ئەکەین ئەساسی بیناکە پایەکان حملی بیناکە هێنە سەر ئەساسەکە سەرەتا دەبێت تۆ نەوعەتی گڵەکەت فەحس کردبێ گڵەکەی خۆت بزانی تەحملی چەنەکە چ بینایەکی لەسەرەکەی بۆ نمونە ئەگەر تۆ بینایەکی دەقال لەسەر گڵێککەی بەڵام بینایەکی سێقاتی لەسەر هەمان گڵکەی پێویست ناکە هەمان بناغی بۆ بکەیت ئێستا بە نمونەیەک بە تۆ بێنمەوە لە ئەم دوو تەقینەوەی کە لە دهۆک و لە سلێمانی ڕوویدا ئەمەی لە سلێمانی ڕوویدا لە سەدا سەتی بیناکە داڕمەوە جەنابتان دقت بدەن تێشکاوەتەوە ئەمەی دهۆک بە تەقدیری من هەر وەکو لە ڕسم مابینیمە نەگەوێتە لە سەدادا جناب دبینیتە پایەکان بەس بەشێک لەینەکە بەڵێ پایە و جسرەکان ماون هەیکەلەکە تێک نەچوە ڕێژەی مردووەکان لە سلێمانی نزیکی لە 60 ئەو کەسانی لە ناو خانوەکە بوون مردوون بەداخەوە لە دهۆک نەگەوێتە لە 5 ئەمە تەنها چ دروستی هەردووکیان یەک حاڵەتن هەردووکیان تەقینەوەی غازن هەردووکیان کێشە و سەرچاوی کێشەکەیەکە بەڵام شێوازی بیناکان جیاوازە ئەم بینایی دهۆک بینایەکی هەیکەلیە نەوعەن ما تۆزێک بە مواسەفات دروست کراوە بریتێ لە چی بریتێ لە جسر و پایە و سەقف بەس ئەمەی سلێمانی بریتی بۆ لە چی بەس لە دیوار و سەقف کە دیوارەکە ڕۆی وە سەقفەکە ڕێک هاتووە بەسەر ئەوانەی کە لەژێر سەقفەکە مەسەریان ناکەوت لە سەقفی کۆتاییەوە تا سەقفی خوارەوە یعنی مەجالی دەرچوونی ئینسان تێدا لەو حاڵەتەدا زۆر کەمە لەبەرەوە پێویستمان پێ ئێمە بە هەموو ئەو سیستەمەدا بچینەوە ئەم سیستەمەی ئێمە شتێکەیە پێڵێن لە دەسەڵاتداریدا پێڵێن حکم شتێکیە پێڵێن دەسەڵات حکم بڕیار دروزەکە دەسەڵات بڕیارەدا لە لای ئێمە ئەمە نیە حکم چییە حکم ئەو بەشە موئەسسە عیلمیانەن لە دەسەڵاتداریدا لەگەڵ ئەو بەشە موئەسسیانەی کە لە دام و دەستگاکانی دەرەوەی حکومەتن بۆ نمونە ئێمە زانکۆکانمان هەیە یەکێتی ئەندازیارانمان هەیە یەکێتی پزیشکانمان یەکێتی دەرمانسازانەوە هاکەزا یەکێتی پیشەوەرانمان هەیە ئەمانە بێ قاعیدێ و بڕیاردەر و دروستکەری بڕیارەکان بن دوایی ئەم بڕیارانە کە دەچێتە دەسەڵاتەوە دەسەڵات بڕیارەدا یان تۆ مەسەلەن کۆمەڵێک ئۆپشنی بۆ هەڵدەبژێری ئەم یەکێک لە ئۆپشنەکان بە پێی سیاسەتەکانی خۆی جێبەجێ دەکات زۆر باشە کاکتیار کاتێک ئێمە ئەمانەوەی خانوویەک بنیاد بنین پێویستە بیر لە چی بکەینەوە حساب بۆ چی شتێک بکەین بۆەوەی کەیتر وەک دەزانین بینایەکی تۆکما و بینایەکی باش بنیاد بنین بۆ خۆمان ئێمە کە مەبەست ئێمە هاوڵاتی بێ ئێمە بیر بکەینەوە لە بینا دروستکردن دەبێ کاتەوە ئیشی ئێمە نییە نەخێر
تۆ بیرەکەیتەوە دەرمان دروستکەی بەڵام بەدەست دەرمان خۆمانی دروست ئەگەر بۆم نە کوالەتی ئەو شتانە هەڵبژێرین زۆر جار ببوونی کولفەکەەوە دەستە بینە زۆر شتی هەرزانتر ڕەنگە نابێ لە وڵاتێکە کە ئەم کۆمەڵگانەی ئێمە کە گەیشتوینە حکوومەت و بەڕێوەبردنوانە ڕاستە ئەبێ ئۆپشنمان هەبێ بەپی تواناکانی بەڵام نابێ خراپترین ئۆپشن مەترسیدار بێ ئەبێ خراپترین ئۆپشن لایانی سەلامەتی بۆ نمونە ئێستا ئەگەر من مقارڕەکەین بەسارە نابێ هیچ سارەیەکە بێ هینی هەوایتیانە بێ ئەمەی ئێرباگیتیانە بێ نابێ هیچ سارێک هەبێ ئیستۆپەکەی لە ئیستۆپی سارێک دەخرات تۆ بڵێ وەڵام پیاوە فەقیرە سارێکی دەمێ ئیستۆپ باش نەگرێ ئەبێ ئەم مواد و ئەم کنیانەی لێنە ئەم وڵاتەوە خراپترین کوالەتیان زمانی سەلامەتی خەڵک بکە ئەمە ئێمە لە بینا شتێکمان هەیە پێڵێن کۆدی بینە کۆدی بینا کوڕاسەیەکی گەورەیە لە بچووکترین شتەوە کە گڵەکەوە کە فەحسیەکەیت هەتا ئاخر شتی کە ئەمەی کە سیستەمی غازە سیستەمی میکانیکی و حەریق و نازانچیان ئەمانەی هەمووتیە ئەمانە هەر کەسە و هەر بەشە و بە لیژنەیەک ئەسپێرێ زمانی بکە ئەم لیژنەیە لە کۆتایی لە جێبەجێکردنی مەرحەلەکانیان لە فەحسی مەوادەکانیان لە هەموو ئەوانە لە هەموو ئەو مەرحەلانە ئیمزاک ئەمان بەرپرسن یعنی ئەبێت تۆ سپێنێ ئەگەر خوا نەخواستە بینایەک حاڵەتێکی تیا ڕوودا ئەم بینایەک لیژنەیەک هات لیژنەیەکی مختص هات دیراسی کرد ئەبێ بزانێت تحلیلی مەسئولیتەکە بکات چێ مەسئولە کاک جوتە ینی ئاماژەت بە خاڵێکی زۆر جوان کرد تۆزێ بۆسین لەسەر و بابەتە بگەڕێنەوە بۆ دوای ڕاپەڕین کە ڕاپەڕین کرا ئەو فۆرم و کللتورەی لە جۆر بنیادنانی بیناسازی هەمان بوو بە تایبەت لە ڕەنگە قەزا و ناحیەکان وەستایەکی بە ئەزمون خەریتەکەشی داڕشت خۆشی بینای ئەناو یانی هەموو شتێک هەز ناکە ئەو کللتورە هەر درێژ بۆتەوە بە ئەمڕۆژەوە یانی بەڕاستی ئەمە بیرەکەینەوە خانوو دووسەکەین یانی من ئێستا گەر بمەوێ ئەوەی بیری لێ ناکەمەوە پشتی پێ بەسم ئەندازیارێکە یەکسەر وەسایەک گەنم و بسمی لە مەدخەلێک و ئەمانە ینی ئەمە گرفت نییە بڕات هەبێ من ئامارم لانێ بەس دڵیان بۆ خۆت ڕەنگە معلوماتی وردت هەبێ سەتاچەنی بیناکانی شارەکان و کۆمەلگاکان و با بڵین شارە بچووکەکانی هەرێمی کوردستان پایان هەیە هەمووی چوارقات لێدا بە بلۆک ئەمە چەند گرفتە هەروەکو باسم کرد ینی کێشەکە ئەوەیە نابێت لێگەڕێی هاوڵاتی خۆی بیر بکاتەوە لە ئەم قەزانە ینی مەسەن هیچ منطقیتیانی ئێمە لێگەڕین هاوڵاتی خۆی بچێ دەرمان دروستکە ئەین بەکەیفی خۆی مەسەن بڵێ ئەوە بۆ نووس بێت تێکەڵکەوە تێکەڵ شتیوانیە لە دنیاە ینی من جارێک لە شوێنێک لە شوێنێکی باڵا لە ساڵی 2002 لەسەر ئەم مۆزوعە لەگەڵ یەکێک لە دەسەڵاتانی بەرزی حکومەتە تووشێمان مناقەشە بووین من پێم وتم جەنابەت لە فڵان بلای ئەگەر نەخۆشکەوی ئەچیتە لای چێ تێچمە لای دکتۆر وتم باشە ئەگەر حەبێکت بۆ بنووسێ هەر 8 ساعت جارێک 24 ساعت سێ حەبە خۆی ئەچیتەوە لە ماڵەوە لە پشتی حەبەکە خەل لێ دەی کاتەکەش دیاریەکەی مۆبایلەکە دەخەیتە سەر جەڕست بۆی حەبەکە لە کاتی خۆیان بخۆی ئەم پیاوەی کە ئەم عیلاجی بۆ تۆ نووسیوە ئەوە ئیلتیزامی پێوەکەی پێڵێن دکتۆر کولی تۆبی تەواو کردەوە ئەم پیاوەش کە خانوەکە دروست دەکەیت و پرسی بۆ ناکەیت و حساب بۆ عیلمەکەی ناکەی پێی ئەڵێن مهندس و لە کولی هەندسە تەخەڕوجی کردووە لە یەک جامعە یەک ڕانکینگ یەک کۆلێژ بەڵێ بەعکسەوە ینی لەگەڵ ڕێزم بۆ دکتۆرەکان ئێمە کاتی خۆی کێمە لە هەشتاکان لە کولی هەندسە تەخەڕوجمان کرد کولی هەندسە بەرزتر بوو لە کولی تۆ ینی مەرغوبتر بوو مهندس معاشی باشتر بوو ژیانی باشتر بوو ئەوە کێشەیەک نییە ئەوە بەس مەبەستم ئەوەیە وەکو چۆن دکتۆر وەکو چۆن محامی وەکو هەمومان ئەمانە ئەم عیلمانە تەواوکەری یەک لە مجتەمع ئەبێ خەڵک کە بەڕاستیژەوە ئیشی حکومەتە دەبێەوە بکە حکومەت ئەم هەلینە ڕخساندووە حکومەت بەقەست دەڵێم حکومەت ئێمە مصطلح غەڵەت بەکاردێنین دەسەڵات بوودا حکومەت شتێکە حکم شتێکە و دەسەڵات شتێکە دەسەڵات جا لە بێ ئاگاییانە لە دەرەک نەکردنیانە لە نەزانیانە یان بەقەستە ئەمایان بێ ئەرزش کردووە بەدەری فارزەڵێ علمی هەندسە لە وڵاتی ئێمە بێ ئەرزش کرا بەداخەوە من تەوەقع دەکەم کارەساتی زۆر گەورەتری لێ بکەوێتەوە حتا لە قەزای ئابووری و سەرفکردنی مالی خەڵک ینی خەڵک بۆ نمونە ئێستا چه شوقەیەکە کرێ کێ ئەزانێ ئەم شوقەیە کوێی ئەو کەسەیە تۆ شوقەیەکت کردێت لەوانەیە جەناب چوقەتە بێ بۆ نمونە کوێیان بە تۆ فرۆشتووە چیان بە تۆ فرۆشتووە بەس پایەکان و دیوارەکان و سقفەکە ئەگەر پاشی 40 ساڵی تر 50 ساڵی تر کوڕەکەی جەنابەت گەورە بۆ ئەم بینایە ڕوخێنراوە کوڕەکەی تۆ حەقی چییە لەم بینایە کوێ وەردەگرێ
لە عقدەکە هیچ شتێک نییە کە وەکو کابراایکی قسە خۆش هەیە وڵا با ناویشی بێنم ناوی خەلیل بەگە زۆر خۆشە لای ماوەیە کوڕەکەی شوقەیەکی کڕی بوو دەوتی دێخۆ یەک زەمی لەرزە بکێ بڵێ مەر بڵێ ئەو ئاسمانەیە هەوام کڕیوە کڕۆمەچی کردبوون عرزێک کڕیوە ینی یاسای ئەو گرفتەشمانەیە یاسای مڵکایەتی ئاپارتمانیانەیە ئەوە حەز دەکەم خەڵک گەڕێتەوە بۆ طبعا من بەڕاستی وەکو سینەما و فیلم و مەسرحی میسری زۆر هەدافن يعني هدفيان هي لا أكثريتيان راسنا عندي شتي تريتيا سندين فيلم ومسلسليان هي لسه شقة لا لسه كشكاني شقة لمصر كم خوش خلق بس سيري مسلسل أنا بكام زمان شاشة شقة سيدة من الأداء شاوريك إلى كورساني هماش دوباره بيتوا يا أخي يعني تنا عم سيري كشقة 150 متر خانوي كشمان هي دمتر نيواني أنا دمتر 20 متر كاكا يك جادة نيواني أنا ئەم خانووە لەو بەر بە سێ قاپ دروست کراوە 350 یعنی 450 وایە ینی سێ هێندەی ئەو بینایەتەیە عەرزەکەشی بە قاتی حساب کە ئەمە چوار یعنی 600 متر بینە ئەگەر با دابنین مەتری 300 دلاری تێچ ئەکاتە چەند ئەکاتە 18 دەفتەر وایە ئەم ئەگەر بەو حسابی کەین 150 کە زەربی 300 دلار 450 وەرەقەکە وایە شوقەکە 18 دەفتەرەکە و خانووەکە 450 وەرەقەکە يعني صد برابر عكس كراوتهم يعني أما يعني لهيش فيني في الدنيا أما يعني من احترام هي أبو همو أو مستثمر وشتاني منك بلام أما النوع اللي في الكردن لا خلق سو كردني اشتيك كحق خوينا ديتيا أكثريتي خلش شيئتي بابها كردني اشتيك زيادة بيست حل لحد خوي لا قرفتك يتريشي والله حد بابتي اندازياري حزا كان باسكم زور بي أو بابتانا کاکجوتیار باز لەوە کرێ ئەو ڕاڕەوەی کە هەیە بە منیش یەفرۆشێ لە هەمان کاتە هەمان ڕاڕەوە هەر بە تۆش یەفرۆشێ بۆ نمونە ئەو بەرزکەرەوە یاخود ئەو مەسعەدە هەر بە منی فرۆشتووە لە هەمان کاتە هەر لەسەر تۆشی حسێب کردو هەر یەکشتە ینی مەترەکەی لەسەر من حسێب کردو ئەمەشمان هەیە ئەمە شتێکمان هەیە لە هینیشە تا لە وەزنیشتا هەیە بۆ نمونە تۆ تەنەکەیەک ڕۆ نەکڕی لەسەری نووسراوە گرۆس ویت نێت ویت وەزنی سافی وەزنی ڕۆنەکە بە تەنەکەوە لە شوقەکەشە یعنی ژوورەکانی تۆ ئەمەی کە تۆ بەکاری دێنی بیزدەبێت بۆ منە شوقەیەکی 150 مەتریان بە تۆ فرۆشتووە لەوانەیە 140 مەتر تۆ بەکاری بێنی بنمونە ئەمە قسەکە لەسەر چییە کاگا قسەکە لەسەر نەبوونی ئەم سیستەمەی کە من باسم ینی من شتێکم بینی لەم ڕۆژانە ئەڵێ 28 مەشروع کە تۆ تەسیری ئەم کارەساتەکە ئەنی حتا ئەگەر بشمانەوە کۆنتڕۆڵێکن چۆنەوە کۆنتڕۆڵێک ئەڵێ 28 مەشروع لە سلێمانی مەشروعی سەکەنی ناوەکانیشی نووسیون 28 مەشروع لە سلێمانیە هەیە بەشێکیان هەر زۆریان تەواو بوون خەڵک تیاتی تا ئێستا مۆڵەتی وەبەرێنایە مۆڵەتی نییە مۆڵەت ینی ئیجازەی نییە ینی چۆن مەسەلەن مهندسێک بچێ ئیشرافی بکە ینی مەسەلەن ینی کە چۆن تەواو بوو ینی ئەیکە تۆ مەشروعەکەت تەواو کردووە چۆنە تەواو کردووە ینی ئەمە ئەبێ نازانم چۆن واکەین من پێم وایە خەڵک کاتی ئەوە هاتووە ینی ئەمان پێیان خۆشە تۆ هەموو تەرکیزێکە لەسەر بەشە سیاسەکە بێن چین لە بەشی سیاسیە شارەزان ینی پێیان خۆشە تۆ بە مەزاهیرەوە خەریکبی کە بەداخەوە من حەزەکەم لێرەوە ئاماژەیەش بکەم حتا ئەمە چۆتە لایەنە دینیەکەشەوە بەشێک لە پیاوانی ئاینی و لەوانەیە کە بانگەشە بۆ دینەکەن زۆر خەڵک و خۆشیان مەشغوڵەکەن بە مەزاهیرەوە کەمتر ئەسنا مەقاسیدەوە ینی مەقاسیدی دینی هەموو دیگرێک واز لە ئیسلام بێنە هەرچی دین هەیە مەقاسیدەکانی سێ مەبدەئی سەرەکیە حڕیەت ئازادی عەدالەت دادپەروەری کەرامەت تێگەیاندنی ئەمانە لە هاوڵاتیەکی ئاسایی بۆ کابرای کە تەبلیغ بۆ دینەکە هەم بۆ خۆی پێویستی بە پرۆفیشناڵی و شارەزای خۆماندووکردنێ هەم تێگەیاندنی بۆ کەسەکە پێویستی بە ماندووبوونی زیاترێ بەڵام مەزاهیرە کاکە دزی مەکە کاکە گیان بۆ خاتی خوا نوێشکەن کاکە وا بکەن کاکە لەگەڵ جیرانەکانتان باش من ئەمانە لە سیاسی ئێمەش ئەم دەسەڵاتی ئێمەش پیان خۆشە خەڵک بە مەزاهیرە خەڵکن ئێستا پیان خۆشە ئەم کارەساتانەی ڕووی داوە ئێمە سێ ماژیکە لە تەلەڤیزیۆنەکانمان و لە هەڵ باس بکەین وەڵا بۆ ڕێگە خراپەڵە کاکە ئەسڵی کێشەکە ئەوە نییە
ئەسلی کێشەکە ئەوەی ئێمە دەبێت بچینە سەر ئەسلی کێشەکە. زۆر باش کاک جوتیاین دەبینین لە بەرپرسەکان دەسەڵات ینی کێبڕکەی ئەوەیانە کامیان بچنە پرسەکەەوە کامیان سەرخۆشی بکەن کامیان زیاتر دەنگیان هەبێت لەسەر بابەتەکە لە کاتێکدا ئەوەی کە هاوڵاتی لە ئێستا پێویستێتی زەمانکردنی سەلامەتێتی کە دووبارە ئەم ڕووداوە بەسەر نانێتەوە سبێنێ کەواتە لایەنە دەسەڵاتەکان ئەبێت چی سیستەمێک دابنێن بۆ ئەوەی کە بەڕاستی دووربین لەم کارە ساتانە دووربین لەم جۆرە ڕووداوانەی کە ڕوودەدا ئێمە چۆن دەتوانین ئەمە باشتر بکەین بە تایبەتی لایەنی دەسەڵات کەوەکوتت بەرپرسیاری یەکەمە لەم ڕووداوان ئەوەی کە باسم کرد ئەوە دەچێت ئەو خانەیەوە سەیری کە تۆ لە کاتێکان نایە خۆی عەزێتدا تۆ بۆ پارێزە لە کارە ساتێک بەڵام کردێ کارە ساتێک ڕوودەدا لەسەر دروستکردنەوەی خانووەکەت شەڕیانە مەفروض وایە ئەمانەی کە ئێستا لەسەر دروستکردنەوەی خانووی ئەم هاوڵاتیانە شەڕیانە مەفروض وایە بە پرۆژە لە کاتی هەڵبژاردننا شەڕیان بێ چۆن ئەم وڵاتە چاک دەکەن و چۆن خزمەت گوزاریەکانی ئەم خەڵکەت چۆن دەیپارێزن لە بەڵاگان چۆن هاوڵاتێکی ئاسایی ئەوەی کە دکتۆرە لە دەرمان شارەزایە من مهندسم لە بینا شارەزام ینی هەر کەسێشکە لە شتێک شارەزایە ئەمە ئیشی موسساتە ئەم هەموو شارەزایانە بێنێ پێشکەش توی بکە هیچ کەسێک نییە لە هەموو شتێک بزانێ ئەمە من ئەوەی باسم کرد من پێم وایە کاتی ئەوە هاتووە خەڵک لە بری ئەوەی کە بەتەنها لە ڕووی سیاسیەوە فشار لەمانەکە لە ڕووی خزمەت گوزاری و زانستیەکانەوە فشاریان لێ بەس باش کاک جوتیار خۆ جیهانی پێشکەوتوو وڵاتانی پێشکەوتوو گەنجامی کۆمەڵک تەجروباتەوە گوانیان لێ وەرگرتووە پێشکەوتون ینی بەداخەوە من چاوەڕێمە کرد بەڕاستی ئەم کارە ساتە ئەوەندە گەورە بوو لاانی بەڕاستی تۆ لە یەک ماڵە بەس ئەو هەموو قوربانی هەبێ 15 قوربانی هەبوو 12 بریندار بوون ینی حکوومەتی هەرێم بە داربیکایی وەزیری ناخۆ لەوێ بوو ینی بڵێ ئەوە لەسەر ئەم خانووە هەچی مۆڵەتی بۆ نمونە ئەو کۆمپانیانەی غازیانن یان ئیشی بیناسازیەکەن ڕام گرتووە بێ دووبارە بێنەوە و بە فۆرمی نوێ بەڵام ناکرێ ینی مەترسی تر چاوەڕێمانەکە یان بەدەر لە غاز و ئەمانە بیناکانی هەرێمی کوردستان باشاری سلێمانی بنمونە وەربگرین یان هەولێر بنمونە وەربگرین بینای ئاسایی کەسێک ماڵی دروست کردو بەڕاستی تایبەتمەندیەکانی ئەندازیارێکی شارستان زانستی ئەندازیاری شارستانی تا جێبەجێ کراوە لە بینای ئاساییە لە بینای ماڵانە زۆر کەمتر مەگەر کەسێک بۆ نمونە مەسەڵە خۆی مهندیس بووبێ یان بەداخەوە دەڵێن یانە زۆر دەوڵەمەند و متەمەکین بووبێ دەوڵەمەند و متەمەکینەکان زیاتر لە خەڵکی ئاسایی زووتر دەگەن دەستیان بە هەموو شتێک دەگەن بە عیلمیش بە حکمی پارەکە و بە حکمیەوە بەڵام کەسێکی ئاسایی کرێکارێک حتا جیلی وەسەتیش لە مجتەمەعی ئێمە باوەڕ ناکەم حساب لەسەر ئەوانە کراوە کاکە خۆ هەر ئەوە نییە ینی هەر غاز و ئەوانە نییە کاکە بوومە لەرزەیە کاکە الحەمدوللا ئێمە لە وڵاتی ئێمە کارەساتی با مەسەڵەن بۆ نمونە ینی بامان نییە با ینی حتا من تەسەوڕ دەکەم ئێستا بای بە قوتمان نەبێ ئەو بایی کە لە ئەمریکا دێ باوەڕ ناکەم یەک تانکی بەسەر ئەم وڵاتی ئێمەوە بێڵێن هەر بە تانکی ئەمرین ڕاستە جاکاتەکە شتەسە پرسیارەکەم بۆ من خانوو دروستەکەم ڕەنگە وەکو باس کرد 4000 چەندێک بە زمانێکی بازاڕی تۆزێقین بکەین وشەی دەفتەر بەکارێنن ئەوەندە $1000 تێبچێ ئەوەندە دەفتەر دۆلاری تێبچێ کەچی زۆر جار مەسەلەن ئامادەنیم $100 بدەمە ڕاوێژ ئەندازیارێک ڕاوێژی پێ بکەم ئەبێت چی بکەین یعنی هوەری ئیشکردنەکە چۆنە با ئێستا خەڵک فێر بێت تا ئێستا چی بووە بامان بەشێک کەسێک گوێ لێ ئەمە بێ کە خانۆگەکە یانێ بێت چی بکات چی پێویستە پێش هەموو شتێک دەستی بۆ بەرێ پێش هەموو شتێک دەبێ نوعەتی گڵەکە خۆ لە ڕاستی شاوە ئیشی شارەوانەکانە ئەمە شارەوانەکان کە شوێنێکی تازە ئیفرازەکان تێستی گڵەکە بکەن بە تایبەتی لە مۆزای ئێمەدا کە ئێمە لە وڵاتەکان ینی کۆدی بینامانیە و مؤسساتی علمی وعلمانیە بەلایانی کەمەوە فەحسی گڵەکە بۆ خەڵک بکەن لە کاتی کە خەڵکەکە نەخشەکەی دێنێ نەخشەی خانووەکەی پێشکەشەکە بەلایانی کەمەوە ئەساسەکەی بۆ چێک بکەنەوە ئەساسەکەی بە پێی قووەتی گڵەکە بۆ چێککەنەوە ئێستا کێشەکە ئەوەیە سەرڕای ئەوەی کە خانووەکانمان باش دروست نەکراون بەشێکی زۆری سەروەت و سامانی بەداخەوەی بە تایبەتی خەڵکی فەقیر بە دەرچووە بەستەوەی عەرزی کوشت و کاڵی کراوەتە هەم لەولا بۆ کوشت و کاڵەکە زەر هەم لەلاش بە کەڵکی بیناسازیێت کە کابرا خانووەکەی دروست کردووە ئێستا ئەکسەرێتی زۆری خانووەکانیان تەقیوە فەقیرە یعنی خۆی نیزانیوە کە خانوویەکی شتەقی گەشتە ڕادەی تەقین لە پێش هەموو خانووەکە بۆ نمونە لە حاڵەتی بوومەلەرزە معڕەزە بۆی کە کارەسات تێدا ڕوودا
جارە بانگەشە بۆ باڵەخانەیەکەکەن یا ڕکلامێکی بۆکەن بەڵام جارە پرۆژەکە تاوانە بۆ سەرگی خانۆکە هەر پرۆژەکە دیوارەکانی تەقیون یانی سێرەگەی هێشتا تاو نەبووە کابرانە چۆتە ناوی ئەمە چ کارە ساتێکمان پێڵە گەر لە داهاتووە ئەم کەسانە ئەم لایەنانەی کەم جۆرە پرۆژانە دروستەکەن یاخۆت ئەوانەی کە بێ بەرپرسیاریاتیانە ینی نابەرپرسیارەتیانە خانێک دروستەکەن چ کارساتێکی لێ ئەەکەوێتەوە. ئەزانی کاتی خۆی پێشەوەی وەسائلی زۆر پێدا بێ بەڕسم هەیە سا لە سایتە هەندەسەکان کە پردێکیان دروست دەکرد مهندسی مصممەکە و مهندسی منەفیزەکە ئەم دوانە شتێکمانەیە پێڵێن تێسلۆت چیە تۆ پردێک دروست کردووە تحمل تەسەوڕەکەی چێتە سەر ئەوەندە قورسایانە هێنا ئاخستە سەر ئەبواە یەکەم دوو کەسێک کە بچن لەسەری دانیشن لە حاڵەتی تێستەکە مهندسی مصمم و مهندسی مشتێک تۆ چۆن شتێک دروستەکەی خۆت نایە ژێریشی نەکسەری عفو بورە ژێر پردەکە ئەمە ئەبێ ئەمانە ئەم بەرپرسیارەتیانە هەڵبژێرە خەڵکی مختصی خۆی ئەم بەرپرسیارەتەن ئەوەی کە باسمان کرد ئەبێ جارە بەلایانی کەمەوە کاکە بە شارەوانەکان تێستی گڵەکان بکەن دوو نەخشەکان کە دێت ئەمە قەتعیەن کۆتایی پێبێ بینە خانووکردنی ماڵان بە تەنیا بە بلۆک و بە سەقف کۆتایی پێبێ بەلایانی کەمەوە بیکەینە عزمی ینی کاکە ئێمە ئەگە ئێسک لە لەشمانە نەبێ ئێسک بە تەنیا گۆش بێ یەکەمین ینی ئەمە بەلایانی کەمەوە ئەمە چارەسەرکەن بۆ خەڵک جارێت لە مەرحەلەیەەکە ئەمە بکەن بە جست و پا من تەسەوڕەکەم وەکو مهندسی ئێستا بێن تحلیلێکی بۆ بکەین باوەڕم پێ بکە خەڵکی قسەیەک هەیە ئەڵێ فەقیر شتی باشەکرێ زانی بۆ لە بەرێ ڕۆژ ناتوانێت بیکرێت تۆ کراسێکە کڕی فەقیربی ئەبێ کراسێک بکڕی بەشی ساڵێک بکەن بەڵام دەوڵەمەند یەکچێک کراسێک بکڕێ بەشی مانگیش بکات کێشەی نێفرەیەدا شترەکڕێ باوەڕم پێ بکە هەنی خەڵکی فەقیر باوا بیر نکاتەوە یعنی خانوەکەی بە باشی دروست بکە بۆ ئەو زۆر باشتر لەوەی بە خراپی دروستی بکە و چای کەمتریشی هێناچێ ڕاز نییە کەمتری تێناچێت دوای تووشی ئەنواعی کێشە دەبێت دوای تووشی تەقینە بێت تەقینەکانی چۆن عیلاج جارە دووە لەسەر فەکەی بەڵێ ئەو مەوادانەی کێشەیشتر هەیە ئەو مەوادانەی کە لە تەغلیف و لە ڕووکەشی بیناکانە بەکاردێن یعنی تۆ بینایەکەت کردووە 25 قات بە بەرزیەوە ینی ئەم مەوادانەی تێدا بەکار دەبێت هەمووی دیراسەکراوە بێ قابلی ئەوە نەبێت کە لە حاڵەتی کەوتنە ئینسان کوژێ ئینسان ئازێدا مەسەن بۆ نمونە شوشە نابێ نەوەیەک بێ کە پشکا پارچەی لێ بێتەوە ئەبێت نوعێک بێ کە ور ببێ ینی هەتا بەسەر و ویلای شتکە هیچ لێ نەکەن ئەمانە هەموو تەفاسیلی ورد ئەمانە ئیشی مؤسسە ئەبێ ئیلا ئەم مؤسسە عیلمیانە دروست بکەن ئەبێ کۆدێکی بینامان هەبێ ئیلتیزام بە کۆدە بیناوەکە بکەین حرفیان وڵا کاک جوتیارە بابەتە قسەی زۆر ئەڵەگرێت کاتمان ئەمەوێت لەو دەرفەتانەی هەیە بۆ نمونە لێرە بینایەک بە کوالەتی باش دروست کراوە لێرەش بینایەک بە کوالەتی باش دروست کراوە بەڵام بینایەک لێرە کوالەتێکی باش نییە لە ئەگەری ڕووداوێکی سروشتی هەر شتێکی تر خراپبوونی ئەم بینایە ئەکرێ زیانیشی بۆ لای ڕاست و لای چەپی هەبێت طبعا بەتاکید مەسەڵەن ئێستا لە هەر لەم تەقینەوانە سیرکە خۆخانەکەی خۆ دەتەقێتەوە خۆخانەکەی تۆ شیژ نییە بە ئارزادایفتن پارچەی لێ بێتەوە گڕەگرێ هەوەستم لە ڕووی ئەندازیاریەوە گەرم خانوانە بەهێز من وەکو جۆرەڵی سە شارەگەر تۆ لەسەرەوە سێری کێمیل کاوە بەیەکە ینی ئەمە کرێ وەکو بەهێز بوو بێ خۆگەر خانوەکان هەمووی بەهێز بن دانێکیان شەقی تێکە و دەکرێت زیانیشی بۆوانی تر هەبێ ئەمان شتێکی کێوە بێنامەوە جارێ بین خانوم بە خانوم و شتیبانە لە هیچ شوێنێکی دنیا منطقیتیانە من خانوەکەی من بە خانوەکەی تۆ نووسارێ شتێکی تر هەیە من نازانم ینی ئەمە لە مێ بەس لە کوردستانەیە من وا تەسەوڕەکەم نابێ بێ خانوو ینی مەسەڵەن تۆ بەلایانی کەمە سێلان بەتاڵێ بەلایانی کەمە دا شتێکی تر هەیە من نازانم بۆچی واکەن ینی ئەمە تاکە ئێمە قەیناکە لە نەوەتەکان لە بیدایا دەمان کرد ئێمە عەرزێک ئەدەین بە هاوڵاتیەک 10 مەتری لەسەر جادەکەی 20 مەتری لە قوڵایە ینی ئەسڵەن مۆزوعەکە بێ عەکسەوە بێ زانی بۆ بە عەکسەوە بێ تۆ عەرزەکەت 20 مەتری لەسەر جادە بێ و 10 مەتری لە قوڵایە بۆ لەبەرەوەی ئەم زۆرترین واجهە زۆرترین ڕووناکای دێنێتە خانوەکەەوە زۆرترین هەوا گۆرچێ لە خانوەکە یەکێک لە ئەسبابەکانی ئەم تەقینەوانەیە نەبوونی هەوا گۆرچەیە ئەگەر هەوا گۆرچەیەکی سروشتی هەبە لەمانە با کاکە با لینکی غاسە بێ ینی مەسەڵەن بۆ نمونە خوا نەخواستە با لێرە ئێستا غازێکە بێ و لینکی هەبێ ئەگەر ئێمە هەوا گۆرچێمان هەبێ بەلانی کەمەوە لە 150 غازەکە چێتە دەرەوە کارەساتەکە سوکترە بێت ئەمانە هەر هەمویان ئەبێ پێداچوونی ئامۆ ینی ئەگەر خوا نەخواستە ئێستا کارەساتێکی بوومە لەرزە بینا خانوو ڕوخێنێ بۆ نمونە ئەمە 4 خانومانێ بە تەنیژەکەەوە یەک دانە لێرە بە باشی دروستکراوە ئەم دوانێ ئەو سەرەوانە بە خراپن کە ئەمانە ڕوخان هی باشەکەش دڵخواانە ڕوخێن
زۆر زۆر ڕاست بەڵێ زۆر سپاس ئێمە کاتمان نەما سپاس بۆ ئەو دەرفەتە سپاسی کاک جوتیا ڕۆشی دەکەین ئەندازیاری شارستانی هیوادارین لێرە سوودێکمان ببینەرانمان گاند بێت و توانی بێتیان سودێک لەوە دەستکان خۆش بێ کاک جوتیاریان سپاس دەکەین مەمنون بۆ ئەم دەرفەتە ئەزیزان ئێستاش ناوبڕێکمان هەیە دەچینە لای ناوبڕەکە و دواتر دەگەڕێنەوە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵێزان هاوکارانمان هۆنیان لە چەمچەما و پێما بێ پێشنگایان ساز کردووە پێشنگایکی هەم زانستی و هەم کەلەپوریشە کۆمەڵێکی خوێندکار لێ پرۆژەیان تەقدیم کرۆ پرۆژانی کە لە پەیمانگاکە کردویانە لێ پێشکەشیان کردو لە هەمان کاتیشدا پێشنگایکی کللتوریان لەگەڵ ساز کراوە و بۆنێکی جوانیان ئەنجامداوە پێکەوە بینەری ئەو دەبێت. ئەمە بۆ ساڵی دووەمە کە ئەم فستیڤالە لە پەیمانگاکەمان ڕێک دەخرێت فستیڤالی کەلەپور و تەکنەلۆجیا دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکان و خوێندکارەکان دەکەین بۆ دەستپێشتنی ئەم فستیڤالە و دەستخۆشیان لێ دەکەین کە پێویست دەکات هەموو ساڵێک ڕێستێک بکەن بۆ دروستکردنی ئەم فستیڤالانە بۆ هەڵسەنگاندنی تەلە خوێندکارەکانمان کە لەلایەن توانای تەکنەلۆجیا و هەم کەلەپوری و کوردی سەش چەندین جۆری خواردنی کوردەواری یان هێناوە. من عمەر یاسین عومەر خوێندکاری پەیمانگەی کۆمپیوتەری چەمچەماڵ هەستاوم بە دروستکردن لەم فستیڤالەدا هەستاوم بە دروستکردنی ئەپلیکیشنێک بە ناوی ئیسلام گرنگی ئەم چالاکیە لەوەدایە کە ئێمەی خوێندکار زیاتر بتوانین بەهرەکانی خۆمان پێشکەش بکەین و بتوانین خزمەتێ بکەین بە پەیمانگا و وڵاتەکەمان بێگومان گرنگی خۆی هەیە جۆرە فستیڤالانە هەمووکو ئێمە بتوانین توانەکانی خۆمان پیشان بدەین و بتوانین ئیسفادەیەک لە کارەکانمان بکەین بتوانین ئێمە و دەرسانی ئەخوێنین ئەگەر
فیستیڤالێکی وانە بێ ناتوانین ئیسفادێکی لێ بکەین و پرۆژەی جۆراوجۆری پێ دروست بکەین بۆیە گرنگە ئەم پرۆژە ئەم فیستیڤالانە بکرێت. دەست حەدە دوولکەریمم لە پەیمانگەی کۆمپیوتەری چەمچەماڵ قۆناغی پێنجەمم لە بەشی پرۆگرام هەستاین بە دروستکردنی چەند پرۆژەیەکی جیاواز لە قۆناغی یەکە تا قۆناغی پێنج هەستاین بە دروستکردنی پرۆژەی جیاواز بۆ پەیمانگاکەمان و بە عارضکردنی بۆی خۆشەویست و لەم پرۆژانەیە هەمووی پرۆژەی سوودبەخش و چەند شتێکی تریشمان کردو وەکو شتەکە لە پڕویەکان و لە دەرەوە دانراون وان فیستیڤالەش سوودەکەی تەنها ئەوەیە کە بۆ پاراستنی شتەکە لە پورەکانمانە و هەروە ئەو پرۆژانەی کە خوێندکاران ئامادەی کردووە بتوانێت عەرزی کات و سوود هەم بە خۆی و هەم بە خەڵکیش بگەێنێ. خستنە ڕووی توانای زانستی خوێندکارانیشمان بۆ دەڤەرەکە بخەینە ڕووکە بە چەندین پرۆژە بەشدار بوونە لە ڕووی زانستی تەکنۆلۆژیاوە. بەتاکید لە دوای هەموو ماندووبوونێک ئینسان ئەگەر بەتایبەت خوێندکار ئەگەر بەرهەمەکەی خۆی ببینێ و خەڵکی بێت بەسەلەن تەماشای بکە و عەرزی بکە دیارە ئەو خوێندکارە زیاتر تەشجیع بێ پاڵنەرێکە بێ بۆ ئەوەی تەموحێ بێ بۆ پرۆژەی تر بۆ خزمەتی زیاتر. دووبارە سڵاتان لێ بیازان لە بەشی سێمی پرۆگرامەکەمانە هەوڵی ناساندنی کتێبێکی وەرگێڕاو دەدەین کە توانیم لە یەکێکە لە شاکارە گرنگەکانی بواری کتێبە ئیسلامیەکان و تایبەت دەستوری ئەویش بە ناوی قەیرانی دەستوری لە ژیاری ئیسلامیدا کە زۆر بەڕێز ماوەسا عومەر ڕەشید وەرگێڕانی بۆ کردووە کە لێرە وەرگێر لە ستۆدیۆ لەگەڵمانە زۆر بەخێر بێ و مادوو نەبی. سپاس بە ئامادەبوون. نەبێتە خوانەخواسە ماماشەڵە هەر بە کێش کیلۆیەک زیاترە بێ دەستە خۆش بێ گەر سەرەتا ناسانەیەکیان دەستپێکی ئەم کتێبەمان پێ بناسیێنی ناوەکەی و چۆنیەتی دەستپێکردن بە تەرجمەکەی کتێبەکە محەممەد موختار شەنقیتی نووسیوێتی بەندەوە وەرمجێڕاوە لە عەربیە بۆ کوردی و بەڕێز کاک نزار لەتیف پێداچوونەی بۆ کردووە. کتێبەکە لەوانەیە لە مەجای خۆی کتێبێکی ناوازە بێت یعنی لەو مەجالەی کە باسی قەیرانی دەستورەکە لە مێژوویی دوورە ئەویش کتێبەکە وایە لە سەردەمی سفینەوە شەڕی سفین هەتا ئەگاتە بەهاری عەرەبی یعنی وەک تاریخ باسی نەکردووە بەس باسی ئەو قەزیە دەستوریانی کردووە کە لە غیابی دەستورات چی ڕووی داوە هەل دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیار کێشەکان نێوە دروست بووە شەڕی جەمەل و سفین دروزە بێ کە لە تاریخی ئیسلامیە بەنای فیتنە گەورەکە من فتنة الكبرى إلى الربيع العربي كتابك وياه يعني لو كاتوا أو شران دروز بو ديار لو أنا أشكلها بالشركة لبيني أواني كداوي خويني عثماني أنا كر سلامي خوي لسلبيا أواني تيش كترفي إمام علي بون كبفعلي أنا ويست طالب سن بلام أنزاني أو كاتد يعني كونجاونية ليو بازكات حتى أماني كسب هاري علي بو سركوتون بون هم يعني الشروش تبو بو هيج نبو تقريبا بس أو قيلانة أو كلنا كهو كاربون بو إيكا بيستي أم كتابة بو نوسري وخنري كردي
چیان هۆکارەکانی پاڵنانی بەبەڕستەوە بووی وها کتێبێک وەرگێڕان پێی بە زمانی شیرینی کوردی لە بەردەستمانە بێ درک بۆ گرفتانە بکەین نەبوونی دەستور لە کۆمەلگا و لە بەتایبەت وڵاتە ئیسلامیەکان لە مێژووە تا ئەمڕۆیان ئەمڕۆ بۆ مانایی بەهاری عەربی چە گرفتێکی دروست کردووە. خۆی کتێبەکە زۆر وەکو باسم کە کتێبێکی زۆر تایبەتە چونکە خەڵک زۆر ئێستا بۆن لەوانە شتی تر نووسرابێت لە بوارە تاریخەکەیە بەس کەسێک بێت لە ڕووی دەستوریەوە بڵێ هۆکاری بۆ نمونە باس لەوە کات ئەو کێشانەی کە دروست بوو لە سەرەتا و لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا ئەمڕۆ کە دروست بووە کێشەکە ئەوەیە کێشێکی قانونی و یاسایی و دەستوری بووە کە دروست بۆ نمونە بازەکە لەکوێ شورا کۆتایی دێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شورا دەستی پێکردووە ئەوەی کە ئێستا بۆ ئێستاش و بۆ بەردەوامی ژیان گرنگە ئەوەیە کە ئینسان ژیان ڕێخستنی مرۆڤەکان بە شورا ڕێگەخرێ بەڵام دەسەڵاتێک هاو لە نزیکترین لە زۆر لە نزیکی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی چەند ساڵێک بوو پێغەمبەر خوا وفاتی کردبوو معاویە دێت سەلامی خۆیان لەسەر هەمویان دێ دەسەڵاتی شورا لە ناوە بە یعنی ئەمە یەکێک لە کلێنە دەستوریە گەورەکان کە دروزە بێ ئەوەیە شورا کە هەموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە ئەمری پێ ئەفەرمووە کە شورا بە مسلمانان بکە ڕاوێژیان پێ بکە بەڵام دوای ئەوە کە خەلیفە ڕاشیدەکانیش دێن هەبە شورا ئیژەکەن کاگاتە سەردەمی دوای ئەمەویەکان ئەبێ پشتاو پشت یعنی ئەو باز دەواکە یەکێک لە خەلەلەکان کە دروزە بێ یەکەم خەلەلی دەستوری دەسەڵاتی ئیسلامیە دروزە بێ لێوە دەست پێکە نەمانی شوراکە یەکەمین خەلەلی دەستوری کە دروزە بێ لە تاریخی ئیسلامیە ئەوەیە کە شورا لە ناو هەندێک بۆ بکەین بە ڕۆژگاری ئەمڕۆ پەرلەمان وەکو بەس پەرلەمانێکی ینی یاسایی بە جۆرێکی ئەوی خۆمان نا ینی بەڕاستی پەرلەمانی مە پڕە لە گۆرانی بێژ و نازان چێمانە نا خۆی شورا ئەگەر یان پیاوتە ئەهلی حل و عقد ئەوەیە کە توانی بێتیان بڕیار بدەن و بڕیار چەڵەشێنەوە یعنی کەسی عاقڵ و بڕیاردەر بوونەوانە زۆر باشە کۆمەڵێک بابەت باس کراوە لەو کتێبەتایەکی لەوانە هەڵکەوتی دورگەی عەرەب و ڕۆم و فارسەکان بوو ئەمە چ پەیوەندیەکی هەیە بەو دەستورە ئیسلامی کە باست لێوە کردووە لە کتێبەکەیە و لەو بابەتەی کە ئاماژتان پێداوە بەڵێ خۆی ئاشکرایە دورگەی عەرەبی کەوتۆتە بینی هیلالی ڕۆم و هیلالی فارسەوە هەردووشیان دەسەڵاتێکی تۆکمە و حکومەتی تۆکمەیان هەبووە ئەوە ئاشکرایە لەو بینەیە حەزارێکی کۆنیشان هەبووە بەڵام لەو بینەیە عەرەب دورگی عەرەبی هیچ کەسیشان نەبووە کەسی یەکەم بێت وەکو بڵێنیتی نایبنێن پاشا هەرچێکی ناو بنێن بەڵکو هەموو هۆزیەک ئیتاعیم بۆ سەرک هۆزەی خۆیان بووە یەک کۆمەڵ قەبیلە بووە خۆتازان بۆ من لە ناو مەدینە ئەوس و خەزرەجە بووە بەردەوام لێکیان کوشتووە شەڕیان کردو دوو قەبیلە بوون ئەمە وای کردووە عەرەب بەس ئیتاعیان بۆ هۆ سەرکۆزی خۆیان بێ بەردەوام لێکیان کوشتووە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێت بە وەحی بەهۆی قوتی وەحیەوە کە لەو کتێبە بازەکە بۆی قوتی پێغەمبەرێتی و قوتی وەحیەوە توانیەتی ئەم هەموو دژە کۆکاتەوە خۆ دەزانی نمونەمان هەیە کەسێ لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مدینە ئەوس و خەزرجە کا ببرا ڕۆژێک یەکێک هاوارە کاتەوە بە ناوی قەبیلە گەرایی و هۆزگەرایی و ئەمانەوە پێغەمبەری خوا فەرموواز لێ بێن ئەمانە بۆ گەنی کردووە شتانە بەڵام لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفا دەکات چونکە وحی قوتی وحی ئەمانی کردووە بە یەک لەگەڵ پێغەمبەری خوا وفا دەکات یەکسەر شەڕی دەدروزە بێ یعنی هەر یەکسەر بە دوای ئەوە شەڕی دروزە بێ بۆ لەبەرەوەی ئەوانەی ئەو قوتی وحیە کە ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ قوتە ئەمان هەمووی بوون بەبرا بەشێکیان لەمانە توانایان نییە ئیتاع بکەن بۆ نمونە بۆ ئەوبەکری سیدیق ئیتاع بکەن بۆ یەکێک لە خەلیفەکان تر بۆ ئەمان بە زەختی وحی ماونەتەوە لەبەرەوە کە فۆکۆیامە بازەکات ئەڵێ هەر دەوڵەتیە نەو کتێبێ ئاماژەی پێداوە هەر دەوڵەتێک زۆر بە سەریعی دروست بێ زۆر بە سەریعی کەشی تێکەوێ ئەلەوکە دەوڵەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر سەریع دروست بوو طبعا لە ماوەی کەمە دەوڵەتێک دروست بوو بەڵام دوای ئەوە دەوڵەتە زۆر بە خێرایی کێشەی تێکەوە نەک لە ناوچوو بەڵام باسمان کرد هەتا خەلیفەکان خەلیفەی ڕاشین لەسەر شێوازی نهجی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام دوای ئەوە ئەبینی کۆک باسمان کرد کە بۆ پشتاپشت ئەو شتە نەما ماوەستا عومەر باست لە کاریگەری حەزارەکان یاخود ئەوەی کە جەزیرە عەرەبیەکەوێتە نێوان بۆ نمونە هاوکاتی هاتنیانی پیرۆزی ئیسلام لە ئێرانی کۆن ئێرانی کەونەران ئێرانی باستان دەوڵەتی ساسانی هەیە بە مێژوویەکی 400 ساڵیەوە پێ خۆی ئەشکانی بە 400 ساڵی تر بۆ نمونە سلوکیەکان و پارسیەکان و دوایە خامەچ وەی لە ئاخیری حەزارەتێک بیناسازیەک کللتوری جلوبەرگی سوپای هەیە دەستوری هەیە دەوڵەتی هەیە لەو لاشەوە ڕۆمەکان باماشەوە
پەیامبەری ئیسلامیش جێ دەستور شورا دانێ 4 خەلیفە جێبەجێیەکەن ئەم هەموو پاشخانە معریفە بۆچی ئیتر لە ئیسلامە لایەن با بڵێن لە سەردەمی ئەمەوی نەما یعنی جۆرێک لە تاگڕەوی بنەماڵەیی پشتا و پشتی بۆ ئەو جەوە دروست بوو یان لە فەراغی چیە ئاسان توانیان شورە لابن و سوود لەم حەزارەتانەی پێشووتر وەرنەگرن بۆ هەنێ بابەت کەوت نەژێر کاریگەری بۆچی بۆ دەوڵەتداری نەکەوت نەژێر کاریگەری بڵێ خۆی قسەی زۆر جوانەکە لەو کتێبێ ئەڵێ هەر کاتێ فارس لەلایەن هەر دەسەڵاتێک و فتح کرابێ ئیلا لە ڕووی فەرهەنگی و فارس فتحی کرۆتەوە ئەو قسەی زۆر جوانە یعنی ئەڵێ دواتر خەلیفەکان زۆربەیان ئەهاتن ئەو کتێبانیان بە مناڵەکانیان ئەوت کە کتێبی فارسەکان بوو لەبەرەوە ئەڵێ هیچ دەسەڵاتێک نەهاتوە فارسی فتح کرد ئیلا لە ڕووی فەرهەنگیەوە فارس فتحی کردوێتەوە ئەمە یەک دووەم هەر لەو کتێبە فۆکەیەمە شتێکی تر ینی قسێکی ئەوێنێ ئەڵێ دەسەڵات ئەڵێ ینی وەکو دەوڵەتداری وەکو بنەماکانی بوونی دەوڵەت لە سەردەمی پێغەمبەر نەبووە صلی الله علیه وسلم ئەلە سەردەمی مەعاویە بووە چونکە مەعاویە بەهۆی کاریگەری ڕۆمەکان لەسەری نزیکی ڕۆمەکان لێی و تێکەڵیان وای کردووە کە دەوڵەتێکی تۆکمە و بنەماکانی بەپێی ئەو کاتە بنەماکانی دەوڵەتداری تیا بووە لەوێ دەسی پێکردووە ڕاستە ئەگەر ئێمە بڵین هەرمەرکەزی دەسەڵاتی ژەباتە شام نزیکی زانی مامەسا ینی ئەو دەوڵەتە کە دروست بوو عەرەب وەکو پێم وتن عەرەب ئەو کتێبە باڵێ نەیتوانیوە ینی هەر سەحەبی حەزارەتێکی ئەوەش کۆن نەبووە وەکو چواردەورەکەی ئەم هاتووە دەوڵەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروستی کرد قووەتێکی وەحی پێکەوەلەکانە بوون بۆیە نیان ئەتوانی یعنی زەختیان لەسەر بوو نیان ئەتوانی ئاوە بمێننەوە ئەو بوو کە لەگەڵ خەلیفەکان دیانە پێش و یەک بەیەکە خو بەس ئەو بەکری سدیق شەید نەبووە کاک وانە هەر هەمیان شەید بوون بۆ لەورە بەردەوام کێشە هەبووە لە سەردەمی ئەو بەکریشە یەکسەر حربی ڕیدە دروست بوو دوای ئەوە یەک بێکی خەلیفەکان یەکێ لە نوێژی بیانیا کوژراوە یەکێ هێرشکار لەسەر ماڵەکەی شەید کراوە ینی بەردەوام شەڕی سفین و کە ئەو لێو دەست بێکە لە فتنە گەورەکەەوە دروزە بێ ئەمانە بۆیە مەعاویە دێ بیل لە دەوڵەتداریە کاتەوە یعنی دەوڵەت دروستکە حکومەت دروستکە ئەوە بێت لەوێەوە گەشەی دەوڵەتی ئیسلامی دەست پێکات یعنی حەزارەتی ئیسلامی بە معنای وەکو دەوڵەت لێەوە دەست پێکە ڕاستە بنەماکانی پێغەمبەر دایناوە صلی الله علیه وسلم خەلیفە ڕاشنەکان دایاناوە بەڵام بە یەک دنیا کێشەوە بەڵام قووەتێکی کە قۆدیاتەوە بە دەوڵەت بۆکو بازەکە لە سەردەمی وەڵامی ئەو پرسیارەی نەیەوەتەوە بۆچی ماویە دەستوری دانەنە یا شورای دانەنایە خۆی ئەمەش بەوەکە کە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە دوای من خەلیفە ڕاشنەکان دێ لەسەر نهجی خۆمەڕۆن بەڵام دوای ئەوە دەسەڵاتی سێمە دەسەڵاتی پشتا پشت یعنی ئەو باسی وەکو خەبەری کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایەتی ئەزانی چۆنیە هەموو کەس حەز بە دەسەڵات شتێکە هەموو کەس حەزی پێیەتی یعنی ئەوی کە ئێستا لە بەهاری عەرەبیە و لە دواتریشە ئێستا ئەمەی کە لە سەردەمی خۆشمانە هەیە خەڵک داوای هەر جۆرێک لە ڕوخانی ئەم دەسەڵاتە کوردیە ئەکا و خۆی بچێت یعنی هەر کە زۆربەی هەر زۆری خۆی بچێت داوی خراپترەکات چونکە هەر مرۆڤ تەبعی وایە حەزی بە پارەیە حەزی بە دەسەڵاتە هەیبێ ئەم دوو شتە بۆ مرۆڤ زۆر گرنگە حەزی پێیەتی لەبەرەوە ئەشکری هەر مەعاویش کەسێکی ئاوا بوو یعنی هەر مرۆڤە 2000 حەزی بۆ کە ئەم دەسەڵات لە دەستی خۆی دەرنەچێت وانە لە دەستی خۆی کوڕەکەی بنەماڵ بەس دوای کە دێتەوە سەر عومەری کوڕی عەبدولعەزیز دووبارە جارێکی خلافە داگەڕێتەوە سەر شێوازی باسی بەهاری عەرەبیت کرد لە کتێبەکەش نووسراوە لە بەرگەکەیە لە فیتنە گەورەکەەوە تاوەکو بەهاری عەرەبی مەبەستان چی بوو لەوە چی درێژ کراوەیەکەوە خۆی ئەم وەکو مێژوو باسی ناکات یعنی کتێبێکی مێژووی نییە وەکو پێمتن ینی وەکو ئاماژەی مێژووی باسی ناکات بیژێڕێتەوە لەوێەوە ئەم لێکچوون دروستەکە لەبین ئەوانەیە بۆچی ئەم تەمان بە درێژایی مێژوو شۆڕش بەردەوام هەبووە لە عێراقا لە دوای دەوڵەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵی شۆڕشی زۆرمان هەبووە ئەو بوو کە کچەزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیاوە شەهید دەکرێت شۆڕشەکان تر ئەوە کە دوای شیعەکان دروزە بن دێنە عێراقەوە یعنی کۆمەڵی شۆڕشی بە بەردەوامی هەیە ئەو باسەوەکەنە ئەو شۆڕشانەی ئێستاش کە سەرکەوتوو نین لە بەهاری عەرەبیە کۆمەڵێ ناڕێکی لە شۆڕشەکانە هەیە یعنی ئەبینی ئێمە لە پڕا هەموو وڵاتە عەرەبی زۆربەی وڵاتە عەرەبیەکان تەقیەوە یعنی بەڵام دوجار بە زۆر بە ئاسانی هەندێکیان سەرکەوتوش بوون و چوشنە حکومەتەوە بەڵام لەبەر ئەوەی ئێستا بۆ نمونە ئێمە ئەو لێ باسی ناکەم ئەمە ڕەئی خۆمە کە کاتێ مورسی دێتە سەر دەوڵەتداری ئەکات
يعني ئێمە لە ڕووی عاطفی وەکو مسلمان حەزمان نەکرد بەردەوام بووایە و وانە ئەوەی بەسەر ناتێ کە ڕووخا و سیسی هات و ئینقلابی کرد بەڵام دوجا بنەماکانی دەوڵەتداری ئەبێ ینی ئەو کاتە سەرۆکی حیزبێک بووە ئەبێ کەبێ بە سەرۆکی دەوڵەتی وەکو میسر ئەبێ جیاواز بێت یعنی بەڵام ئەو بینی ئەم هەر بە هەمان شێوازی سەرۆکاتی حیزبێک بە سەرۆکاتی حکوومەتی شێکرد بۆی زۆر بە ئاسانی توانی سیسی لەماوەکی کەمە حکوومەتەکەی بڕۆخێنێ و دوایەوە لە تونسا نیانتوانی بەهۆی دەنگانیش هات نەدواوە کەواتە ئەو قەیرانی کە ئەم باسیەکە تێگڕای قەیرانەکە بەنای کتێبگەشەوە دیارە ڕوو لە موسڵمانانەکە قەزیەکی دەستوریە قەزەی تر نیە. کەواتە ماوەساڵ من هەر لە ناونیشانەکە و تەواوکردنی بۆ قسەکانی بەڕێزت کاتێک لە کۆمەلگایەکی موسڵمانیان لە وڵاتێک کە زۆرینە موسڵمان شۆڕشێگە کرێ بەهارێکی گڕوتین دروستە بێ لەبەرەوەی نازانین بۆچی ئەجەنگین بۆیە ئەدۆڕین یان نازانی ئەبێت کە بەدەستمانێنا سەرکەوتین چی جێبەجێ بکەین لەبەرەوەی دەستورەکەمانی ئەوەی ئەمەوان پێ بڵێ ئەم بەسیەوەکە کە ئێمە دایمە داواکاری شتێکی کاتیمان هەیە تێگەی یعنی ئێمە ئەمان هەوێ بۆ نمونە ئێستا خۆپیشاندانی دوێنێ یا بۆ نمونە خۆپیشاندانی خوێندکارەکانی زانکۆ بوو چەند داواکاریی بەسیتیان هەیە ئەو داواکاریان بۆ بەدی بێت هەموو ئێستنەوە شوێنی خۆی ئێمە داواکاری گەورەمان نییە و حکوومەتەکەشی کە هەمانام حکوومەتە گەندەڵێکە هەیە ئەوش خۆتوانێم داواکارانی جێبەجێکە بەڵام ئەزانێت جێبەجێژ نەکرێ داواکان خەڵک هێواش سار بێت دۆچێتەوە شوێنی خۆی تۆ دیقەت یەکەم جار چەنە لە خۆپیشاندانە ترسان ئەم دەسەڵاتە لە حەفەی شوباتە چیان کرد چەنە ترسیانە بوو بەڵام کاتێک کە ئەزانەیە خەڵکی خۆی ئەزانێت کەزین داواکانمان پچکۆلەیە توانامان پچکۆلەیە ئێمە جاری وایە بەژانی خۆپیشاندانمان کردووە بارانێک باری هەمی ڕۆشێتەوە ماڵەوە بەڕاستی ها قسەی جوانێ ئەڵێ ئینسانی گەورە خەونی گەورەی هەیە ئێمە خەونی گەورەمان نییە ئێمە ئەمەی کەسە خۆمان لەم هەرێمە ئەژین واقعەکەوامان پێڵێ وانە ئێمە بە پۆستێکی فەیسبوک و ئازانی شۆڕشێکمان کردووە بەڵام کە باینی هەڵاتی هیچ نەبووە دەسات و خۆی ماوەتەوە کەواتە لەوانەیە کێشەی ئێمە زۆری فەرق بێت لەگەڵەمەیە ینی بەڕاستی بەهاری عەرەبی هاتویسی چەند دەساتی کە ڕوخان کاکە ئەو لە لیبیا ئەوە لە میسر ئەو لە تونس ینی ڕاستە ڕوخانیان بەڵام ئەو کلێنانەی کە ئەبوایە لێوە شۆڕشەکان بڕۆشتا بەرەوێ نەڕۆی بۆی هەڵی تێکەوت زۆر باشە ئەم کتێبە وەکو لە کتێبەکەش باس کراوە بە دەواازەکەی کراوە بە سێ بەشەوە کە لێکمیانە دانانەوەی ئەمیر لە پاش ئەمیر دومیان سەپاندنی ئەمیر لە نەبوونی ئەمیردا و سێمیشیان دەرچوون لە فیقی زەڕوری ناچاری ئەم پۆلبەندیە بۆچی کراوەوە ئەگەر بە کورتی ئاماژێک بە هەر یەکێک لەو پۆلبەندیانە بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕووی سەحابەیەک فەرمووی ئێوە قەومێکن ئەمیر لە دوای ئەمیر دانێنەوە یعنی قووەتی ئەم ئیسلامە ئەوەیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفات دەکات کە قوتبی ئەم دینەیە ناشتووە جاری بیلەوەکەنەوە کە بێت ئەم کەسێکە بێت لە ڕووی قانونی و دەستوریەوە ئەم ئومەتە بەڕێوە وانە کاتێک کە پاشەکشە لەمە ئەکرێ ئەمە یەکێ لە خەلە دەستوریەکان کە لە نەمانی ئەمیرە ئەمیری هەڵنابژێرێتەوە وەکو شورا وەکو باسم کرد بەڵکو باوکێک وەسیە دەکاڵێ دوای من ئەم کوڕم بکەنەوە بە دەمڕاست و گەورەی مسلمانان پێشمردنی خۆی دیاری بەڵێ پێشمردنی خۆی هیچ دەسەڵاتێک بۆ شورا و مسلمانان نامێنێت دوایەوە لەبەرەوە یەکێ لەوەی کە مسلمانان تایە لە ناوەستن ئەوەیە کە فەوتانی ئەمیر یعنی بەڕاستی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم فەرمووی سێ کەس بە دەشتێکە ڕۆژ مەچێکتان ئەمیر بێ چونکە بوو بە سێ کەس سێ بۆ چوون دروزە بێ ئەم سێ بۆچونە یەکی حەسمی نەکات ئیلا لە بینی سێ کەسە کێشە دروزە بێ ئێمەش ئومەتێکین ئەبێ لە بینی سێ کەسە کەسێ دەمڕاز بێت کەسێک گەورە بێ قسەی بڕوا بەڕێی ئەم خەڵقانێکی بکەنە برا گەورە ئەگەر ئەمە فەوتە ئێستا بەڕاستی لە وڵاتی ئێمەیە پەرلەمانیش یعنی بۆ نمونە سەرۆکی حکوومەت دێتە پەرلەمان و دەنگی پێدرێ بۆکو سەرۆک خۆ دەنگانشتی کارتۆنی هەمان نەزانین ئەوەش کە لێو دانیشتوە پەرلەمانەکان زانن سەفەقات و ڕێکەوتنەوە دەنگ ئەینە نەدەنگانەکە ڕاستە نە پەرلەمانەکە ڕاستە بەڵام وەڵحەسڵەمی کە زۆر ینی قۆدایە بە کتێبەکە باز لەوە ئاکات کە ئێمە ئومەتێکین بە دوای ئەمیردانینەوە شەڕ بووە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئێوە ئەڕۆن بە عەڵاکە بەدەست ئەم سەحابەیەوە بێ ئەگەر ئەم شەهید کرا بە ئەم هەڵەگیرێ ئەگەر بۆ بەردەوام چونکە ئاڵا ڕەمزە بۆ کەوتن و نەکەوتنی وانە ئەو سوپایە ناکرێت
بئاڵا بین ناکرێت بێ گەورە بین کێشەی دانەنانەوەی ئەمیر لە دوای ئەمیر ئەوش قەزێکە لە قەزێکە دەسووریەکان کە کتێب باسیەکە ئەی ئەو دوو بەشەی تر کە باسی لەوە کراوە ئەگەر بە کورتی ئاماژێکی ئەویشان عفو دومیان ئەو بکە پێم وتی دومیان ئەوەیە کە نەما ینی دانانەوەی ئەمیر لە دوای ئەمیر بە شورا نەما بەڵکو بووە بە پشتا و پشت یعنی ئەو فراغی کە دروست بوو ئەوە بوو کە شورا ڕۆڵی نەما ئەمیر دانەنرایەوە لە دوای ئەمیر بەڵکو بە وەسیەتێک با یەک شتە بێ خەلیفە ئەڵێ هاتن لە عومەری کوڕی خەتاب باسێکە لەوە و کاتێک کە لێی درا و خەلیب و وەفاتیە کرد وتیان بۆ عەبدوڵای کوڕە دانانەی وتی شتێکی خراپ نییە ینی عەبدوڵای کوڕی عومەر خۆی پێی خۆش بوو لە دوای کە بیری کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم شتەی نەفەرمووە ئەو بەکر ئەمەی نەکردووە ئەڵێ دوای بانگکردنەوەی وەرن من لەو بڕیارە پەشیمان بوومەوە دوای من خۆتان کەسێک هەڵبژێرن قسێکی زۆر جوانڵی خراپەکەی بەزەوەی کوڕی منە نایانێ وەکو ئەگەر کوڕی منە وایە کرێ عەبدوڵای کوڕی عومەر یەکێک وایە لەو اختیارانە بەس لە بە خراپەکەی کە کوڕی منە خۆی دەسەڵاتی عومەر تایبەتمەندێکی عەجایبی هەیە تەمەنم کتێبە ئاماژەی پێکات ینی ئێمە بەساتی جوانمان هەیە لە ژیانی عومەرە کە ئەمیش قەزەی دادپەروەریە کە ئەوش قەزەیەکی دەستوریە لێ باسیەکە بۆ نمونە ڕۆژ عومەر کوڕی خەتاب وشتێکی زۆر قەڵەوە بینێ ئەڵێ مشتری شەیە ها بەلایەوە جوانەی شەیە ئەڵێن ئەوەی عەبدوڵای کوڕتە ئەژبان کە عەبدوڵا تۆ مشتە لە شۆ بووە ئەڵێ وەڵای ئەمە شتێکی زۆر لە ڕوو لاواز بوو بە پارەی کەم کڕیم خەڵکی موسڵمان ئەچمەوە ئەیبەن بۆ لەوە ڕوو ئاوێدن وەمان ئەوە قەڵەوە بووە ئەڵێ ینی کاتێ ئەیبەن بۆ لەوە ڕوو ئاوێدن ئەڵێ با بچین وشتری کوڕی خەلیفەی موسڵمانان بڵێن بلەوەڕێنیە ئایبین ئەڵێ بڕۆ ئەم وشترە بەرە بیفرۆشە مایەکەی خۆی لێ هەڵگرێتەوە قازانجەکەی بخڕێ بە مالی موسڵمانان چونکە ئەم قازانجەی بەهۆی ئەوەی کە تۆ کوڕی خەلیفەی موسڵمانانی وانە ینی ئەوان زەرەریان کرد لەوەی کە کوڕی ینی بۆ ئەو کەسێکی تر بواە ئەوەی سەر دەسەڵاتی ڕایبین زۆر باشە مامۆستا عومەر بۆی ناوەڕۆکی کتێبەکە پەیامی کتێبەکە یان ئەو مانوبوونەی جەنابەت ئەم بە شوێن ئەو وەڵامدانەوەی ئەو پرسیارە گەڕاوە ئەو گرفتەی کە هەیە کە دەستورێکمان نییە یاخود دەستورێکی جێگیر نییە ئەم دەستورە بۆ دیاریکردنی ئەمیر یان کێ شایستەیە ئەمیر بێ کێ ئەبێ خەلیفە بێ کێ جێنشین بێ یان دەوڵەتێکی ئیسلامی ئەبێت چۆن بێ ئیتر بسمیلات لێکرد دەستورەکە حازر بێت چونکە ئێمە لە کۆتایە وەحیمانەیە وەروەها ڕێنمایەکانی پەیامبەری ئیسلامانەیە ئەمەمان بۆ شیەکاتەوە یان بەو شێوەیە خۆی ئەگەر دیقت بە یەکێ لەو ئەو ئاماژە زۆر بۆ قەزەیەکات ئەو بەندانەی کە دانا لە سووری مەدینەیە هیچی ئاەت و حەدیث نەبوون یعنی معنی بە معنەیەوە ڕاستە ئەمە پێغەمبەری خۆ سەڵسەڵام دایناوە بەڵام معنی ئەوەی بێ ئاەت بکات بە دەستور وەکو ئێستا ئێمە زۆر جەبازەکەین ئەڵێن هەڵێکێک ئەڵێن دەستوری ئەمە ئیسلامە ئەزێ زۆر غەڵەتە خۆی دەستورەکەی مەدینە لە قورئان دەستورەکەی مەدینە هیچ ئاەت و هینێکیان نەبووە جوولەکە ئێمە لەگەڵ جوولەکانی فلان بەن و قڕێزاوە بین ئەوان ئەگەر هاوکارمە ئێوە ئەگەر ئەوان ینی کۆمەڵی شت کاتەکرێت دەستور مەتاتی بێ کۆڵی دەستکاری بکرێت دەستور ینی ڕێخەری ژیانی ئەو خەڵکەیە 2000 قانونەکان هەموو یەکۆنە ژێر ئەم دەستورە چەسپاوە کە دائەنرێ دوایی هەر یاسایەک لە وەرگیرام لەم دەستورەوە کە دائەنرێ ژیانی خەڵکی پێ بەڕێوە برێت 2000 ژیانی ئەو خەڵکە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەیەوە ئەکرێت ئێمە ڕاستە ئەم قسێت تەواوە ئێمە ناکرێت یاسا و دەستورێکمان هەیە پێشوانەی قورئان بێت و ناکرێت شتێ بکەین بۆ نمونە قورئان بەرنە دواوە بڵێن ئەمە قسەی بەشەرە بەڵام 2000 دەستور هەر خودی قورئانیش مامۆسایان خودی قورئان هاتوو بۆ ڕەخسینشی خەڵک یعنی خوای گەورە کە قورئانی ناردووە بۆ پیامبەر خوا جەخلەوەکە کە زۆر بیخوێنن بۆ بزان ئەمە دەستوری ژیانی تۆیە کاکە ئەمە ژیانی تۆ لەسەر ئەمە وەکو تاک بینی خۆت و خوا بینی خۆت و خەڵک لەسەر ئەمە دائەنرێ بەڵام کە دێنە سەرەوەی حکومەتێک دروستکەین دەوڵەتێک دروستکەین ئەو دەوڵەتە کۆمەڵی یاسا و ڕێسای خۆی هەیە مامۆسایان یعنی بەڕاستی تۆ سبەینە بۆ نمونە سەرۆکێکی ئیسلامی حیزبێگەی بە سەرۆکی ئەم کار هەموو عێراق یعنی ئەو کاتە دێتە ژێر کۆمەڵێک کۆتوبەندەوە ناکرێ بڵێ من بەم شێوازەی ئێستا کە خۆی سەرۆکی حیزبێکی ئیسلامیە بڕوات هەر بۆی ناکرێ ئاوڕا بڕێەوە ینی کۆمەڵی پرۆتۆکۆل هەیە چ وڵاتانی ترەوە لەبەرەوە ئەبێ بیری گەورەتر بکرێتەوە ینی ئەو کاتی کە تۆ دا ئەمەزری تۆ سێسا تورکیاکە سەرۆشی هەنێک کەسێکە کەسی خۆی بەدیندار زێن بۆ تورک باشە بۆ وڵاتی خۆی باشە وڵاتی خۆی ڕێخستووە گەورەترین مەتاری دروستکە گەورەترین کتێبخانەی دروست کۆمەڵێ ئەوەی حەزارەتێکی ئەو حەزارەتی کە پێشتر هەبووە
ئەو ژیارەی هەبووە ئێستا بێ بە شێوازێکی مۆدێرنە دروستی کاتەوە جارێکی تر یعنی ئەو خۆی بە میراگیری دەوڵەتی عوسمانیە بینێ بەڵام بە شێوازێکی سەرکەوتوانەوە جوانتر ئێمە دێت دەوڵەداریەک ئەکاکە یعنی لەوانێ لە زۆر حاڵتە چاری نیە یعنی بڕوا بۆ ئیسرائیل ئەوێ بڕوا بۆ وڵاتی ترکە ئەگەر من و تۆ بەم عقلی ئێسابی لەکە من چۆن سەرۆکی خۆی مسلمان نەزانێت چێ فڵان شت دەکاتەوە کاتێ فۆرمی دەوڵەتداری بە باگراون ئیسلامی گۆڕاوە ئەبێت یان ئەبێ بگۆڕێ یان لە گۆڕانە نەخۆی هەر ئەوەی کە ئێستا هەیە کاتێک کە دەوڵەتی ئیسلامی دروزە بێت ئێستا بۆ نمونە ئەوەی کە باسەکەن ئەمارەتی ئیسلامی دەوڵەتی ئەفغانستان وەک ئەمارەتێکی ئیسلامی دروست بووە دوجار ئەم دەوڵەتەش هاتە قەتەر لەگەڵ ئەمریکانی شادانیشت و یعنی دوجار ئەبێتە سەر مێزووی گفتوگۆ بێ قسە بکات ئەبێ ئەمە حقەتە یعنی بەس ئەمانەوە لە دین لای داوە مانەوەی ئەمش دەوڵداری ئەکات ئەمش دەستورێک بۆ خۆی داین لەسەری ئەڕوا دوجار ئەو وڵات و دەستوری ئەو وڵاتی ئێستا وڵاتی من دەستوری نییە هەرێمی کوردستان تاسە دەستورێکی نییە بۆیە هێرشەکە دەسەرمان لێمانە ناوخۆمان لامە کێشە هەیە دوو ئیدارەیمان هەیە بۆ دەستورێک نیە لەسەری بڕۆین خۆ هەش بێت جێبەجێ ناکرێت ئێستا ئەو یاسایی کە هەیە لە دەرگاکانە هیچ کامی جێبەجێکرێت بەسەر خەڵقی بەدەسەڵاتە وانە؟ وڵانی یاسا بۆ هەژارەکان و بەدەوڵەمەکان نییە من حەزەکەم وەکو وەرگێڕێک مافی ئەوەت پێ بم ئەگەر شتێک ما بێ حەسبکەی گرنگ بێ بەلاتەوە ئاماژەی پێبی بۆ پێکە خۆت وەرت گێڕا و ئەزانین کۆڵە بابەتی گرنگی تێدا وەڵامی حەزەکمە لەسەر ئەسڵی وەرگێڕان یەک چەند دقەیەک ئەوە بزانین نەقڵبوونی حەزارەت بە تایبەتی لە ڕووی وەرگێڕانەوە نەقڵە بێ یعنی ئەگەر تۆی سادیقەتی ئێران بی ئێران هەرچی کتێبە بۆ لێجێڕن سەر زمانی فارسی یان تۆ بچۆرە بازاڕی ئێران و بچۆ کتێبخانە گەورەکانی ئێرانەوە ئەو کتێبانەی کە تۆ پێویستە بە فارسی هەیە بە فارسی ئیلا هەیە جا لە عەرەبیەوە لە ئینگلیزی لە هەر زمانێکەوە ئێمە ئەگەر بگەینە سەر ئەوەی کە قۆتێ بینەوە بە وەرگێڕان یعنی ئەمە کشتی کەم نیە مانای نیە کە تۆ وەرگێڕان هەبوون و سەرت نییە مانای ئەوەیە ئێستا بۆ نمونە حەزارەتێکی عەرەبی من نەقڵکەم بیکەم بە حەزارەتێکی کوردی لەڕێی وەرگێڕانەوە بێ فارس بێنم هەل ڕووی وەرگێڕانەوە بێ کاتی ئێستا سوپاس بخوا ئەگە بچێ بازار و کتێبخانەکانی ئێمەوە کتێبێکی زۆر باش وەرای گێڕدرێ قەناعەتم وایە باشترین شتێکێ بمانەوێت لە حەزارەتی نەتەوەکانی تر ئیسفادە بکەین تەنها وەرگێڕان باش وەکو وەرگێڕێک ئەو ڕێگریانە چێکەیەتە بەردەمت تا چەندێک مهەیەی بووی کە کتێبێک وەرگێڕی لە کوردستاندا بێت هەر لە وشە سازیا بێ هەر لە بڵاوکردنەوە و هاوکاریکردن تاوێ بۆ ناساندنی کتێبەکە خۆزان چۆنێ وەرگێڕان حەزێکە حەزی ینی لەوانێ لەگەڵ کاری هونەریە فەرقی هەبێت لەوانێ سا تۆ گەر هونەرمەندی بانکی بۆ ئێرە پێی بڵێ بۆ وازە لە بۆ نواندن هێناوە ئەو بیلەوە کە دەڵێ کاکە ژیانی من دابین ناکات کە لە هەموو وڵاتانە هونەرمەند یەکێک لە چینە زۆر دەوڵەمەندەکە بەڵام نووسین و وەرگێڕان ئەمانە شتێکی شەخسیە دوجارە بێ شتێکی عامێ لە ماڵی خۆمە دانیشم کاتێکم بەدەستەوەیە لە باتی بۆ نمونە بچم سێرانێ بکەم گەڕانێ بکەم کە ینی کاتێکم بە شتێکی ئەتیادی سەرفم وا ناکەم ئەچم ینی زۆرم پێ ساڵێکم پێچوە لە وەرگێڕانێکی پاسەگەر چی بچینە باسی وەرگێڕان هەر لە زمانی کوردی و کۆمەڵی دەستەواژە و شە ڕەنگە زۆر گرفتمان بۆ دروست بێ و قسەی تا بکرێ وەکو کۆتا قسەی من مامۆستا عومەر پێشنیارەکەی کێم کتێبە بخوێنێتەوە یان بۆ کێ گرینگە ضرورە پێش هەموو ئەوانەی تر کە ئەمە لە دەست خۆی نەدا بازام لە پێشەکەی نێودوڵەتی شێمادەم هەر ئاماژەی بۆ شکە لە کۆت باش کتێبەکە نووسنگی تەفسیر کردوێتی لە پێشەنگە نێودوڵەتی سلێمانی ئێستا بەردەستە لە نووسنگی تەفسیر هەیە پێم وایە ئەم کتێبە بۆ هەر کەسێک لانی کەم گەشتوێتە زانکۆ جا کەسێکی دیندار و مولتەزیم بێ یان نا بەتایبەتی بۆ خەڵکە مولتەزیمەکە زۆر زەڕۆ بخوێنێتەوە چونکە ئەوەی من بزانم کتێبێکی تاقانەیە لەو مەجالەیە کێشەکانی گەڕامیانێتەوە بۆ دەستور زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر ڕەشید نووسەر وەرگێڕ لەم تۆرێ لەگەڵمان بوو خامەت ڕەنگین ماندوونەبی دەستەکان و خۆش بێ و سپاس بۆ ئامادەبوون خۆشحاڵ بووین ئەزیزان بەم شێوازە سەرجەم بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژتان پێشکەشکرا هیوادارین کە کاتێکی باشتان لەگەڵەوەدا بەسەر بردبێ بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ ئاسوودە و کامەران بن خواتان لەگەڵ